پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەک و حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادەن. جاری وایە وڵازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منفی خەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی پەیاکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەمەیە و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TV. من بنار مستەفام و بەرنامەکانی ئەم شەو 25 دیسامبەری 2024تان پێشکەش دەکەم. ئازیزان، بەرنامەکانی ئەم شەومان لا دوو تەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە سەر لە نوێ سەرهەڵدانەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان و شێوە و تاکتیک و ئاراستەی ئەم ناڕەزایەتیانە بەرەو توێ دەکەین و لە کۆتایی بەرنامەکانیشدا ئاوڕێک لە سەرێکی ترین ڕووداوەکانی ساڵی 2024 و ئەو ئاڵوگۆڕە بەرجەستانی کە لەم ساڵدا هاتنە پێشەوە تاوتێ دەکەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمنت ئەیخەنە ڕوو ئاراستی میۆنانی بەرنامەکانی دەکەم. لە ئێوەش داواکارم کە ئەم بەرنامەیە لای خۆتان بڵاو بکەنەوە و ئینڤایتی دۆستان و ئازیزانتان بکەن بۆ گوێبیستن و بەشداریکردن لەم بەرنامەیەدا. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەم شەومان. مەڵە بینەرانی ئازیز سەرۆک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی ناڕەزایەتی جەماوەریەکان لە کوردستان و ئەو چاوپێکەوتنی بڕیار بوو هەفتەی ڕابردوو لەگەڵ بەهادینی حاجی بەگرتار تاشناسرە و بە ڕێبوار عارف بەرپرسی لقی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری تاوتوێ بکەین سەرکەوتوونەبووین، بەڵام ئەم هەفتەیە ڕێبوار عارفمان لە ئەنگەڵدایە و ئەم چاوپێکەوتنە ئەنجام دەدەین هەروەکو بەڵێمان پێدا. ڕێبوار عارف ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. سپاس دەکەم بنارجیان، ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەتان و هەروەها لەگەڵ
نزیک بوونەوەی ساڵی تازە و ساڵی نوێدا ئارەزۆکەم هەموو دۆستان و بینەران و هەموو کۆمەلگا لە ئارامی و ئاسوودەوی ژیانەشی باشترا بێت. ئێمەش هەروەها بینە سەر ناڕزاتیە جەماوەریەکان و بەرەو کوێ بەڵام پێش ئەوەی کە باز لە تاکتیک و ئاراستە و ئایندەی ئەم ناڕزاتیانە بکەین دەمێ بپرسم کە ماوەیەکی زۆر نییە هەڵبژاردن ئەنجام دراوە و پەرلەمان خەریکە دووبارە کۆ دەبێتەوە حکوومەت تەشکیل دێت. بۆچی جەماوەرێکی زۆر لە مامۆستایان موچەخۆران خۆیان نەگرتاوەکو ئەم حکوومەتە تەشکیل بێت و چاوەڕوانی کارنامەی بن و بەڵکو ڕێگەی شەقامەکان بایکۆت و ڕێگەی تری ناڕەزاتیان گرتوۆتە بەر؟ لە ڕاستیا بنارژیان ناڕەزاتی خەرشی کوردستان ساڵەهایە کات و وەختی بۆ نییە لەبەرەوەی کە بابەتێک لە کۆمەلگایە هەر ڕۆژەی لە شوێنێکەوە هەر ڕۆژەی ئاراستەیەک هەر ڕۆژەی کێشەیەک و قەیرانێکی گەورەی ئەم کۆمەلگایە بەرەک بە ژیان و گوزەرانی و خەڵکە دەگرێەوە هەر بۆ معنایش هەڵبژاردن هەبێیان نەبێ هەڵبژاردن سەرکەوتوو بیا سەرکەوتوو نەبێ ناڕزایی و خەبات و تێکۆشانی خەڵق بۆ ژیانێکی باشتر بەردەوامە ینی بخۆ بەخۆ پەرلەمان ناتوانێت ڕێ بە هیچ زۆرە هەڵسوڕان و با بڵێم چالاشیشی ناو کۆمەلگا بگرێ ڕەنگە بۆ ئەو هات و هاوارەی کە لە میدیا سازیەکەن بۆ ماوەیەک تۆزێ ئارامتر بێتەوە دووخە کە بە حکومەوەی کەیتە تەواوی دەستگاکانی ڕاگەاندن تەواوی کۆمەلگا داپۆشێت بە زۆرێ ئەتوانێت کاریگەری هەبێ بەڵام لەو کاریگەریە بەو شێوە نییە کە بڵین ناڕزایەتی بۆ 2 هەفتە ڕاوەسێ هەر لەو ڕۆژانە ئەگەر ژمارەی ئەو ناڕزایەتیانە بەرچاوکەین یانی ئەتوانم بڵم لە ئەو 2 هەفتە زیاتر لە 20 ناڕزایەتی جۆرە زۆر لە شار و شارچەکانی کوردستانە هەبوو بەردەوامە تا ئێسش. بەڵام ئەم ناڕزایەتیانە کە بەشێکی زۆری بوون لە موچەخۆران مامۆستایان لە بەردووا کەوتنیان نەدانی موچەکانیانە ئەگەر بێت و موچەکان لە کاتی خۆیدا دابش بکرێت بێتان وایە تر کۆتایی بێدەم ناڕزاتیانە؟ بناجام کێشەیەک یا تێگەشتنێکەیە لەسەرەوەی ناڕزایەتەکانی کوردستان بە حکمی جەراعەت و ئامادەی و پێشڕەویەکانی مامۆسایان و ئەو قشەی کە لە مەیدانە زیاد لە ئەم ساڵە بەتابەتی ئەوە بەرجەستە بۆتەوە گوایە ناڕزایەتەکانی کوردستان زیاتر یا بە شێوەیەکی گشتی مامۆسایانە بەڵام ڕاستیە هەر ئەم هەفتەیە توانی بڵێ ئێمە شایەتی ئەو بووین کە ناڕزایەتی لەسەر نەوت ناڕزایەتی لەسەر ڕێگەوبان ناڕزایەتی لەسەر کاربا ناڕزایەتی لەسەر با بڵین خزمە گوزاریەکان لە زۆر لە شارەکانی کوردستانە بینیمانەتەوە هەبووە ینی کێشەکە ئەوەیە کە ئەم ناڕزایەتیانە کاتیە داواکاریەکی ڕۆژە و ڕەنگە بارحاڵ مشکلەی بنچینەوەی بنەڕەتەکەی ئەوەیە کە وەکو مامەسایان ئەو ئەندازەیە لە ڕێکخراوبوونیان نیە لە واقعا ئەژین خودی ئەم بابەتی ناڕزایانە پێم وابێ بازنەیەکە پەیوەندی بە هەموو ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە کاکرێ مامۆسایان قەشێکی چالاک و بەرچاوی ناو ئەمر ناڕزایەتیە بن بەڵام لە پشتی ئەمەوە زۆریکەی ناڕزایەتی و خۆپیشاندان لە کۆمەلگەی کوردستانە زۆر فراوانە. ئەگەر بینە سەر ئەوەی کە پێویستە ئەم ناڕزاتیانە بەچی ئاراستەیەکە بڕۆن بۆ ئەوەی کە بەدەستکەوت کۆتاییان بێت چونکە ساڵانی ڕابردوو ناڕزایەتی زۆر ئەنجام درراوە بۆ نمونە بایکۆتی مامۆستایان بۆ ماوەی 5 مانگی خایان وێڕای بەشێک لەو دەستکەوتانی کە لەگەڵ ئێوەشدا باسمان کرد بەڵام ئامانجە سەرەکیەکانیان پێی نەگەشتن لە ڕوانگەی ئێوە پێویستە دەست بۆ چی شێوە کارێک و تاکتیکێک ببرێت بۆ ئەوەی کە ناڕزایەتیەکان بێدەستکەوت کۆتاییان نێت؟ بناجەم بەر لەوەی کە هەتابی لە هیچ زۆرە شێوەکارە بکەین و تاکتیک و استراتیزێکی کاری ناڕزایەتیەکانی کۆمەلگای کوردستان بکەینەوە پرسیارێکی بنەڕەتی بەرەشی بە کۆمەلگای گرتووە و کۆمەلگای ئێمە محکومە لە بەرابەر بۆ پرسیارە تەکلیفی خۆی و چارەنووسی کۆمەلگا ڕۆشن کاتەوە ئەویش ڕێکخراوبوونە ئەو ئاسەی کێمە لە ناو بزوتنەوەی مامۆسایان و ناڕزایەتی مامۆسایانە بینیمان بۆ ئەندازەی کە ئەم توێژە یەکگرتوو بوو هاودەنگ بوو هاوسەنگ بوو بە زۆرە زۆرەکان محافل و دەسە و گروپ و ڕێکخراوە و گروپەکانی مامۆسایان دەوریان هەبوو لە یەکگرتووی خەڵکا بۆ ئەندازەیە سوێتە پێشەوە ئەو چین و توێژانەی کە لە کۆمەلگەی ئێمە لەم ئەندازە لە یەکگرتووی بەهرەمەند نەبوون ئەتوانێت ڕۆژێک
بناجیان گوێ لەمە ڕێگەکەتان قەتێکەوە ئەگەر سەر لە نێو وەڵامی پرسیارەکە بێنەوە سوپاسدانەکەم. ڕێوەر عارف لەگەڵمان ماون ڕێوەر عارف دەنگەکەتان قەتعێکی تێکە و هێشتا لەگەڵمان ماون لە ستودیۆدان ئەگەر ئەرکێشن سەر لە نێو وەڵامی پرسیارەکە بدەنەوە سوپاس گوزارە بن. بناجیان بەڵێ گوێتان لە دەنگی من هەیە؟ من جەم لە دەنگت هەیە بەڵێ بەڵێ وتم قەتعی تێکە و قسەکانتان ئەگەر سەر لە نێو وەڵامی پرسیارەکە بنەوە سوپاسدانەکەم. هادیە بابەتەکە زیاتر لەسەر ئەم ناڕزایەتیانە بوو و ئەوەی کە ئاراسی شوێ بەرو ئەچ ئایندەیەکە من گرێشی گەورە لە کۆمەلگەی کوردستانە بۆ ناڕزایەتی جەماوەرە فراوانەکانی ئەم کۆمەلگایە لە هەموو بوارەکانیان لەوە ئەبینمەوە پرسیاری ئەساسی و ڕیشەی لە ئەندازە و ئاستی و شیاری و وەڕێکخراوبوونی خەڵکایە بۆ ئەندازەی کۆمەلگەی ئێمە ڕێکخراوە بۆ ئەندازەی ئێمە چاوکراوەیە لە بەرابر بە ژیان و گوزەرانی و ئاسێ لە گوزارانی هەیە وشیاری هەیە ئەمە ئەتوانێت مەحوەرێکی چارەنووساز بێ بۆ ئەوی کە چەند پێشڕەوی بکە ئەگەر ئێمە بزوتنەوەی مامەسایان لەبەر چاوگرین بۆ ئەندازەی بزوتنەوەی مامەسایان خۆیان ڕێکخراون 10 ساڵ لە مەدانان و ئەزمموی جۆرە و زۆریان هەیە و توانیانە بارحە کاریگەریان لەسەر کۆمەلگا هەبێ بە شێوەیەکی گشتی لەم پێزمانگەی ڕابردووە ئەوەی پیشاندرا ئەوە بوو جەسارەتێک و بەردەوامبوونێک و نوع لە ئیش و کاری بەردەوام ئەوەی پیشاندا ئەندازەی یەکگرتووی و هاودڵی و هاوخەباتی خەڵک و ڕێکخراوبوونیان ئەمە ئەو مەدانەیە کە ئەتوانێت بێتە ئامڕازی ئالوگۆڕی ژیانی کۆمەلگا و ئەو چین و توێژانەی کە هەیە بۆیە دوای 5 مانگ ناچار بەهەرحاڵ چه حکومەتی هەرێم هاتە سەرخات چه حکومەتی مرکزی هاتە سەرخات واتە بۆ هەموو چین و توێژەکانی کە ئەمە حقیقەتێکە بەهەرحاڵ کاریگەری لەسەر هەموو هاوکێشەکە هەیە هەموو داخوازیەکانی خەڵکەیە هەموو خەبات و تێکۆشانی کۆمەلگەی خەڵکی کوردستان هەیە کە ئێمە بە چه ئەندازەیە ڕێکخراوین وشیارین ئاگاین بە بەژەوەندیەکانی خۆمان و بۆ و داواکاریانی کە داوای دەکەین بێ لە ڕاستیە ئەگەر مامەسایان ئەو دەست پێشکەریان بۆ ئەندازەیە هەبوو و ئەگەر مامەسایان بە هەموو لاوازیەکانی خۆشیانەوە ئەوە لە بەرچاو بگرین میقیاسێک ئەگەر هەبێ پێوانەیەک ئەگەر هەبێت توانی بێتیان لە دووسێ گروپ و دەستە و ڕێکخراوە یەکگرتوو بن باڵحال ئەیتوانی خۆپیشاندانەکانی مامۆستایان بە یەکگرتوویەکی فراوانتر لە ئاسێکی کار دەستکەوتەکانیان کۆکرێتەوە چونکە ڕاستە ئێمە کۆمەڵێمە دەستکەوتمانە وەڵام هاوکاتی شێشەکەمان بەشێکی لەوە بوو کە دووسێ ڕێکخراوی مامۆستایان و دەستە هەبوون کە لانیکەم نەیانتوانی باڵحال لە چوارچێوەی پلاتفۆرمێکە یەک بگرنەوە هاودەنگی و هاوسەنگێکی تایبەتی خۆیانیان هەوێت کە بتوانن کاریگەریشی زیاتر لەسەر بیرۆڕای گەشتی و لەسەر ملپێدانی دەسەڵاتی مرکزی و هەرێمی کوردستان هەبێت بۆی لێرەوە پێم وایە بەرحاڵ ئەم بابەتە بۆ هەموو چین توێژەکانی کوردستان سەدەقداقە واقعیەکتێکە کە لە هەرحاڵ کاریگەری هەیە و ئێمەش بە دەوری خۆمان پێمان وایە ئەگەر ئێمە تی ئەگەین لە قوڵایی کاریگەربوونی ڕێکخراوبوون یەشێ لە پێشمەرجە گرنگەکانمان یەشێ لە ئامانجە گەورەکانمان یەشێ لە ئەو لەیاتە مەزنەکانمان بەڕاستی کاریگەربوونمانە لەسەر ئاسی و شاری خەڵکو و لەسەر ئاسی ڕێکخراوبوونی کۆمەڵگەی کوردستان و هەر ئەمەش بۆ ئێمە دوای ساڵونیە 2 ساڵ ڕاوەستاوین چاودێریمان کردووە متابە ئەمان کردووە ئەزمموی هەموو زوڵانەوەکان هەموو ئەو ناڕزایەتیانەی لە کوردستانە هەبوون تاوچێمان کردووە قسەمان لەسەر کردووە و ئێستا ئەمانەوێ ئەوەی کە لە کوردستانە هەیە تەنیا دەنگی مامەسانیە مامەسا بەشێکە و ناڕزایەتیە و ئێمە پرسیارەکە ئەوەیە کە کۆنگری ئازادی و گۆڕانکاری دەوێت چه کاریگەریەکی لەسەر کۆی ئەم ناڕزایەتیانی کۆمەڵگەی کوردستان هەبێ بەمەوە بارحاڵی ماشینە ئاسی چه جەنجێکی کۆمەڵایەتی تر و فراوانتر لە ئاسی کوردستان و عێراقان لەسەر ڕێکخراوبوون کە قسەتان کرد و ئەهمیەتی ئەوەتان باسکردنەوە بپرسم کە ئێستا لە چی ئاستێکدا ئەم ڕێکخراوبوونە و لە ڕوانگەی ئێوە پێویستە چی بکرێەوەی کە بچێتە ئاستێکی باڵاتر و فراوانترەوە لە ڕاستیشدا وەکو یەکێک لە بابەتەکانی کۆنگرا ئێمە ئەم بابەتە تا و شوێنی بە تایبەتی پەیوەندی بە بزوتنەوەی ناڕزایەتەکان لە عێراقا بە شێوەیەکی کوشتی و لە کوردستانی شاهەیە خۆ ئامادەکردنە بۆ ئەو دەورەی کە ئێمە چۆن بتوانین لە ناو جەرگەی هەموو ئاعترازاتی ناو ڕۆژانەی کۆمەلگا دەخالەتی ئێمە کاریگەری ئێمە ڕۆشنگەری ئێمە ڕێخستنی ئێمە لە ناو کۆمەلگا بارحاڵ بەس چۆن جۆرێک ئەتوانێت شۆڕ بێتەوە بۆ ناو کۆمەلگا و ئەمە بێتە ئەو مەحوەرێکە لە هەرحاڵ لە ڕێی ئەم ڕێکخراوەوە ئەو زەرفەتی یەکگرتن و هاوخەباتی فراوانتر بکەینەوە ئێمە لە ماوەی دەڕۆژی ڕابردووە
سێ زوڵە هەبوو لە کوردستانە، سێ خۆپیشاندان هەبووە، لە هەر سێکیانە بە ئاسێکی باڵای چالاشی و بارحال دەرکەوتنمان حزورمان هەبووە، وتارمان تیاوتووە، چاوپێکەوتنمان کردووە، ڕاگەیانمان هەبووە، هێزی خۆمان بەش بە ئەندازەیەک بار هاتوانی و کۆکەین و پێوەست بن بەو جوڵەیە کە لە هەڵەبجە بووە، دووجار لە کەرکووک بووە و لە زۆر مەسائلی کەشا، ینی هەندێک ناڕزایەتی هەیە لەبەر ئەوەی کاتیە ئەڕوات تۆ فریای ئەوە ناکەوی هەتا متابعی بکەی لە کوێیە، متابعی بکەی لە چ شارێکە، لە پڕ لە میدیات هینتە بێ دیقەتی و حاڵتاکەی بۆیە بەشێ لە کاری ئەمە فۆکسی ئێمە بەتابەت لە ڕێگەی ڕێخستنەکانمانەوە ئەوەیە ڕاوەستانە لەسەر هەموو ئەو زوڵە ناڕزایەتیانە، دەخالەتکردنە، هەوڵدانە بۆ پرۆژەیەک یا بۆ ئەو پرۆژانەی لە مەحەلی ژیان و کاری ئەو کۆمەلگای ئەمە شوێنێکی ئەترازیتیا هەیە چۆن ئەتوانین کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لەسەر تاسەری کوردستانە بە دەرەجەی یەکەم کە ئێمە بە زمانی کوردی قساکەین حزوری سیاسیمان هەبێ، ئێمە تا ئەو شوێنەی کە بە هەسۆڕاوانی خۆمان دەگەڕێتەوە، بە ئاراستەی کارمان دەگەڕێتەوە، بە ئیمکاناتمان دەگەڕێتەوە، کەناڵەکەوەیە کە بتوانین نفوزێکی باشمانە بێ، دەخالەتێکی باشمان هەبێ و بۆ هەموو ئەو نەخشە و ڕێگە و چێشمە کێشانی کە لە ناو کۆمەلگا هەیە بارها بتوانین لەگەڵ ڕێکخراوەکانە، لەگەڵ دەستەکانە، لەگەڵ ڕەهبەرانە کۆبنەوە بکەین قسە بکەین. نمونەی ئاخیری وە لەسەر مەسەلەی کەرکووک بارها لەگەڵ مامۆستایانە، ئێمە تەنیان نەچوین خۆپیشاندان کێ لەگەڵ مامۆستایانە، بەڵکو لەگەڵ ئەو دەستەی کە خۆپیشاندان و ناڕزایەتەکە ڕابەریەکە بارحەڵ کۆبنەوەمان کردو و ئەمە نمونەیە ئەو نمونانەیە کە لە پێشووترە هەر بە هەمان شێوە کردومانە. ئێمە بە شێوەیەکی ڕێبوارانە ناچینە ناو خۆپیشاندانەکە و دوو قسە بکەین و دوای بگەڕێنەوە ماڵەوە. پەیوەندیەکە لەگەڵ هەسوڕاو، لەگەڵ لیژنەکە، لەگەڵ دەستەکە، هەوڵی ئەوە ئەین نەخشە و بەرنامی هاوبەشمان بێ، هەوڵی ئەوە بین حتا لە ئاسێکا بتوانین پرۆتۆکۆلی هاوبەشکەین، هەوڵی ئەوە بین ئاڕاستەی کارەکە بۆ ئەو بابەتەی کە پەیوەندی بە قسەی من و تۆ هەیە مەسەلەی ڕێکخراوبوون، ئەمە پڕەنکەینەوە، ئەمە تیشکەینەوە، ئەمە بکەینە مەشغەڵەی سەرەکی هەموو ئەو دەستە و کۆڕ و کۆمەڵانەی کە لە کوردستانە هەیە و بەم شێوە نفوزی ئێمە نە بە معنای تەنیا ڕێکخراویەکەی، نەک بە معنای ئەوەی کە ئایا ئێمە چ مەکانەیە لە کۆمەلگەی کوردستانە با بڵێم پیاکەین، بەڵکو لە ڕاستیە پرسیاری ئەساسی و ئەرچی ئەساسی لەسەر شانی ئێمە چ تەئسیرێکمان لەسەر ئەو گۆڕانکاریە و ئەو ناڕزایەتی ناو کۆمەلگەی کوردستانە هەیە، هەرچی زۆرێشێتی ڕەنگە ڕۆژێ بێتە پێشەوە خۆپیشاندانە ناڕزایەتیە بێتە پێشەوە بارحەڵ داواکاریەکەی بەرحەق بێ، بەڵام شێوەی تاکتیک و ڕەوشی ئیشەکەی نادروست بێ و ئەوە زیێرە لە زیان لە کارەکە بدا. بۆی بەش بە حاڵی خۆمان ئێمە لە بەرابەر بەوەشا خۆمان بە پرسیار دەزانین کە تا حدی ئەوەی کە ئیمکانی هەیە، تا حدی ئەوەی کە دەخالەتمان لە سنووری سیاسیۆی کاری ڕێکخراوەی هیچ دەسە و گروپێک نەکردبێ، مناقەشە بکەین، بیرروڕاب گۆڕینەوە، ئەفکار گۆڕینەوە، لەسەر ئیتفاقیان لەسەر پرۆژە و بەرنامەی هاوبەشمان پێکەوە و بتوانین بارحاڵ تەئسیر و نفوزیشمان لە ناو دەسە و گروپانە هەبێ بۆی کە بتوانین ئەم ئاستە لە ڕێکخراوبوون، ئەم ئاسە لە وشیاری، ئەم ئاسە لە خەبات و تێکۆشانی خەڵک بارحەڵ پێم وایە خەڵکی کوردستان قۆناغ بە قۆناغ ئەو ئاستە یا ئەو ئەزمونەی وەرگرتووە ئەزانەی تر ئەم دەسەڵاتە جێگەی ئەعتیبار، جێگەی ڕاوەسان، جێگەی چاوەڕوانیکردن، جێگەی فتان نەماوە. بۆیە بە واقعەکەی ئەوەیە کە بارحاڵە بێ ئەمە وەکو ئەزمونێکە کۆکەینەوە مەقتەعێکی کە من و ئاستی قسە باس و چاو پێکەوتنەکانی من و تۆ بێبریتی بلوە لە چه ئەندازەیە کە توانیمانە کاریگەریمان لەسەر کۆمەلگا و لەسەر ڕێکخراوبوونی خەڵکو و لەسەر ڕێکخراوبوونی دەسە گروپ و ڕێکخراوەکان هەبێ. یعنی هەتا پرێژە و نەخشە پلانی ئێمە ئەوە نییە کە هەرچی کەسێ لە ماڵی خۆیان ئێت حتممەە بێتە ناو ڕێکخراوەکەی ئێمە، ئەو پێشوازیەکن و دەواازەمان ئاوەڵای بۆ هەمیسان زێکی ئازادی خواز و هەموو هەڵسوڕاوێ، بەڵام بۆ خۆی هەرچی دەنگێکی ناڕزایی هەبێ ئێمە بە ئەرچی خۆمان ێزانین، بە هەموو جیاوازیەکانی خۆمانەوە لەسەر خاڵی هاوبەشمان ئیتفاقین، لەسەر خاڵی هاوبەشمان خەمبینەوە کۆبینەوە بارها بتوانین نەخشە و پلانێ دابڕێژین کە کاریگەری سەر بەرەو پێشچوو و فراوانبوونەی ئەندازەی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان هەبێت. ئەگەرچی باسی زۆرێک لە ئامانج و هەنگاوەکانی داهاتووی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاریتان کرد، بەڵام هەم پرسیاری بینەر و هەم بۆ کەسانێکیش ئەگەر ڕەنگە هێشتا بەم کۆنگرەیە ئاشنانە بن بتوانن بڕێک زیاتر لەسەر ئامانجە سەرەکیەکان و ئەو کارانەی کە لە دەستور کاری ئەم کۆنگرەدایە بە کورتی ئاماژەی پێ بدەن. بەڵێ بەناجان ڕاستەکەی کە ڕەنگە لێمە لە چاوپێکەوتون بابەتە کاتەکانی کە هەندێک حاڵەت و لایەنی ئەم قسە و باسەیە ئەم کاریگەری ئێمە قسەی لەسەر کرابی ئێمە بە تایبەتی لە کوردستانە وەختێک کە دەستمانە بەم پرۆژەیە تقریبا نزیک بە 2 ساڵەوە پێشکات. ئەمە یەکەمی جیاوازەیەکە کە ئەم ڕێکخراوە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کا هەیبووە، چونکە ئەو ڕێکخراوانەیەکە کە دروست بوون مانگە 2 مانگ 4 مانگ 5 مانگ 6 مانگ دوایەوە بارحاڵ خۆی عەلەنی کردو، بەڵام ئاسی عەلەبوونی بوون و کارەکەی لە مەحەلێک بووە، لە شارێک بووە، لە منتیقەیەک بووە، لە ناوچەیەکی دیاریکراوە بووە. یەکەم شێدەوەیە کە ئێمە
ئەمەمان تەجاوز کردووە ئێمە نەکە تەنیا لە ئاسی کوردستانە بەڵکو لە ئاسی سەرتاسەری عێراقا کۆنگرەیەکمان گرتووە سێ هەفتە لەمە پێش لە کۆنگرەکەمانە زیاتر لە نوێنەری 22 شار لە عێراقەوە تیا کۆبووەتەوە یان لە ناکۆبوونەوەکە مەشغەڵە و بەحث و مناقەشاتێکی ئەمەندە جدی هەبووە ئێستا کە خۆی فعال و کەسای سەرەکی ئەم ناو بزوتنەوەیە متحەیرە ما بەوەی کە بەهەرحاڵ مەسەلەی ڕەشپێز لە عێراقا چ مەکانێکی هەیە کەوا ڕێکخراوی هەیە منەظەمەی هەیە کێشەی گەورەی هەیە کادری گەورە و بەرجەستی تیاترۆر کراوە ئەم ڕێکخراوە و ئەم ئیشەیە لەم نوعیانە کە بەهەرحاڵ لە ئاسی پانتایی کۆمەلگا ئێمە ڕێکخراوەکە کە ئەڵێن کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری پەیامی ئێمە ئەوەیە کە هەرچی ئەو کێشە و ناڕزایەتیانەی ناو کۆمەلگەی عێراق و کوردستان هەیە لە دوو ئاسا پێکەوە گرێدراوە یەکەم جار ئەوەیە کە لە ئاسی سەرتاسەری عێراق لە ڕابردووی خۆیان نەبووە ڕێکخراوێت لە بەسرەوە بگرێت تا بەغاو تا بەسرە و تا هەولێر و تا سلێمانی و تا منتیقەی گەرمیان و تا دایان شار و شارشەیەکە بەهەرحاڵ بپالاتای ئەم وڵاتە لە یەکەم کۆنگرەیە 6 کە زیاتر بەهەرحاڵ بەشداری بکە بەدەل لەوە ئەم کەسایەتیانی کە لەوێ بەشداریکردن نخبەیەک و کارکتەرێکی جیاوازی ناو خەبات و تێکۆشانی توێژە جیاوازەکانی کوردستان بوون کە لە ڕاستیە کاریگەریان نوفوسیان هەبوو لە ناو ئەو کۆمەڵگەیە بۆی ئێمە بەش بە حاڵی خۆمان نەکتەنیا لە ڕوانگەی ئەوەی کە تایبەتمەندی ئەم ڕێکخراوە چیە بەڵکو لە تایبەتمەندی ئەم مەرحلە تاریخیش بۆ خۆی بابەتێکی کێ ئێستا ئێمە لەگەڵ موقعیتێکە ئەم موقعیتە پەیوەندی بە بارودۆخی سیاسی منتیقەکەوە هەیە کە ڕەنگە دوای هەفتەیەکی کە ئاڵوگۆڕی سیاسی لە منتیقەکەی ئەمە جۆرێکی کەبێ حتا بەرەشی کوردستان بگرێتەوە بەرەشی هەموو سەرتاسەری عێراق بگرێتەوە جاجۆری ئامادەبوونی ئێمە و من نەخشە و پلانی ئێمە بۆ وەڵامدانەوە بە هەموو ئەم گەرانە یعنی ئێمە ڕێکخراوێکنین لەسەر ئەساسی بەی قەشێ توێژێکی ژنێکی تایبەتیە بێ نقابەی کرێکاری نین سندیکانی ڕێکخراوی ژنان نین ڕێکخراوی گەنجان نین بەڵام لە زۆرەکان ڕێکخراوی هەمویانین یعنی هەموو ئەو دەنگە ناڕەزیانەی کە لە کۆمەلگا هەیە بەرحاڵ ئێمە سەرکەلەمان لەگەڵەوان و لەگە کەساتێکان و لەسەر کارکتەرەکان و لەسەر داخوازەکانیان هەبێ بۆیە پێویستە نەخشە و پلانی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەوەیەکە چۆن ئەمە وەردەکەینەوە بۆ هەموو چین تۆژەکانی کۆمەلگەی کوردستان و عێراق کە لە هەر بوارێکە هینی خۆمانمان هەبێ پلانی خۆمان هەبێ نمونونەکەی مەسەلەی مامۆسایانە باسی مامۆسایان هەتا ئێستا ئەوەیە و داخوازیانەیە کە هەیە موچەمان لە کاری خۆی بدرێتێ پلەکانمان بەرزکرێتەوە و قەرزەی کە لای حکومەتی بیگەڕێنێتەوە بەڵام ڕیشەیتر ئێمە بۆ ماسەلەکاتی منڵێ بە یەک شەو ڕۆژ هەموو ئەوانش بدرێ هێشتا ئەوەی کە کەرتی پەروەردە لە کۆمەلگا پەروەردە لە کۆمەلگەی کوردستانە عێراقا وێرانگەیەکی تەواو پڕکارە سێدار حاڵە یعنی ئەگەر تو ئەتەوێ ژیان یا ئەم کەرتە یا ئەم بەشە لە کۆمەلگەی کوردستان و عێراق گۆڕانکاری بەسەرابێ ئەبێ پرسیاری ئەو وڵامانە بێتەوە بەدیل چییە چوارچێوەی فکری چییە ئەمەریەکان لە چیە نەخشە چییە بۆەوەی کە ئەم ئاڵگۆڕە بەسەر ئەم بەشایە بۆ کەرتی تەندروستی بە هەر هەماشەوە بۆیە بەشێ لە ئەترازی ئەمە بەشێ ناڕزایەتەکانیم بەڕاستی پەیوەندی بۆ هەیە کە چەند لەسەر شەقامی بەشێکی پلامان چییە بۆ ستێپ بای ستێپ هەنگاوی هەموو ئەو ئاڵوگۆڕانەی کە پەیوەندی بە با بڵێن بینای تحت و فۆقی ئەم کۆمەلگایە هەیە کە ئێمە چیتیاکی و بمانایە بەرحەڵ لە ئەوەش بیرمان کردوێتەوە بۆ هەموو ئەو چین و توێژانەی کە لە کۆمەلگەی کوردستانە دەنگ هەڵەبڕن ئەو شتانەی تا ئەو شوێنەی کە وەکو لایەنی ئیجابیە لە ئەزمموی ساڵانی ڕابردومانە وەرمان گرتووە ئەوەی کە جێگەی ڕاوەستان و با بڵێن هەڵوێسێکی جدیە ئێمە لە پرۆسی خەباتی ڕابردومانە زۆر ئشکالاتی جدی گۆرەشمان هەبووە تێگەشتن و لێکدانەوە و وەڵامدانەوە بەو کەم و کوڕی لاوازیانە چییە باشە بۆ نمونەیەکی زۆر سادە بۆچی شوێنێکی وەکو پێنجێن ئەتوانێت بە دوو خۆ پیشاندان بەرحاڵ دۆخێ دروستکە کە کارەبان لە هەموو عێراقا لە پێنجێنە لە هەموو عێراق و کوردستان زیاترە ئەمە زۆری ئەو خەبات و تاکتیکەیە کە ئەم کۆمەلگا ئەم ڕێکخراوە ئەم کەسایەتیانە گرتیانە بەر بۆچی شوێنێکی وەکو مەسەلەن کفری ئەتوانێت لە ئەرزی یەک دانە مانگرتنێکەکەن کەسی یەکەمی ئەم کۆمەلگایە بەرحاڵ حاسی دەوڵەتی و حیزبیەوە بە حەبێنێت کە مەسوود بەرزانێ نایە سەرقەت باشە پابیل قوبات تاالبانی هێنێتە سەخەتەواقع و زۆر لەو بە تاالب و داواکاریەکانی جێبەجێ کرێ بۆیە چوەکو تاکتیک چوەکو نەخشە و پلان چوەکو ئامانجێکە ئەم ڕێکخراوە هەیەی یاخود کۆمەلگا و ئەترازاتەکان هەیەی پێکەوەتی هەڵکێشاوە بۆ ئەوەی کە ئەو ڕەگە شۆڕژێڕانەیە لەناو ئەم کۆمەلگایە چۆن دەتوانین ڕۆژ بە ڕۆژ بەهێزترکەین ئەم کۆمەلگایە ناتوانێت هەموو ڕۆژێ هەر داوا ئەو کە ئیسلاحم کە هەر داوا ئەو کەم معاشەکەم بەرێ هەر داوای موچەکەم بەرێ منەزانم موچە پەیوەندی بە ژیان و گوزرانی هەموو کۆمەلگەوە هەیە بەڵام ناسامانی و قەیران و مەعاسەی لە کۆمەلگەی کوردستانە هاتوتە پێشەوە لە هەر حاڵایەتر ئەو پرسیارە بچینێت ئەبێ خەڵکی کوردستان لەگەڵ ئەم ئاڵوگۆڕی کە لە منچقەکایە خۆی بۆ ئاڵوگۆڕێکی ڕیشەیتر و ناڕزایەکی ڕیشەیتر ئامادەکە بۆی لە ڕاستیە ئەرشی سەرشانی ئێمەش بۆ هەموو ئەو
فیئانە بۆ ئەو ناڕەزایەتیانی کە لە کۆمەلگەی کوردستان هەیە جۆرە لە تەمینکردن و دابینکردنی ئەو پلاتفۆرمەیە کە وەڵام بە هەموو نیازی اعتراضات و ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان لەهاتەوە و بۆیە دەخالەتی ئەمە بوونی ئەمە لە هەموو ئەو شوێنانەی کە اعتراض و ناڕەزای خەڵکە پێشمەرجێکە کە ئەتوانێت بارها بە شخصیاتەکانی بە کارکتەرەکانی بە ڕەهبەرەکانی بە مداخلەی ئێمە بە پێشنیارەکانی ئێمە بە هەموو ئەو شتانە بتوانێت ئەم هێزە ناودڵی ئەم کۆمەلگایە بەهێزترکە ئەمە ئەچێکە بەلا ئێمە و بارحاڵ وەکو مەسلەیەکی فەوری ئەتوانێت قۆناغێکی کە با بڵێم هەنگاوێکی کە بمان خاتە شوێن و نزیک بوونەوەی کە جەنجی ئەمە لەگەڵ دەسەڵاتە بەرە پتانسیێڵێکی شۆڕژێرانەتر و بنچینەیتر و بنەڕەتیتر بڕۆین لە واقع چونکە هەموو ڕێگەکان تقریبان لە 30 ساڵی ڕابردووە زۆربەی زۆریان تاقی کراوەتەوە ئەم دەسەڵاتە چاوەڕوانە ڕاگرێ وعدەیە بەڵێن لەدایانی هەتا وای هاتووە بۆ بزۆکی ناو خەڵک لە حاڵم دەسەڵاتەوە حکومەت و حیزب لایەنانە چەند بەڵێنن چەند دەیان جۆک لەسەر سەکردە سیاسەکانی ئەحزابی سیاسی و حکومەت و لایەنەکان هەیە لەسەرەوەی کە هیچ باشیان نییە لە هەوەیکە لە شەو ڕۆژێکە دەدرۆکەن بۆ خەڵکەیە دەجا بیان خڵاپێنن دەجا کڵاویان کەنە سەر ئیتر وەختی ئەوە شاتۆ کۆمەڵگەی کوردستان ژۆ پرسیارە جدی بکە بۆ گۆڕانکارێکی ڕیشەیی و بۆ گۆڕانکارێکی شۆڕژێرانە پێویستمان بە ئامڕازێکی شۆڕژێرانە هەیە پێویستمان بە ڕێکخراوی شۆڕژێرانە هەبێ کە وەڵام بداتەوە ئێمە لەم سەرەتایەوە ئەو شتەمان لە خۆمان پیشاناوە ئامادەیمان هەیە بۆ ئەوی بچینە ناو ئەو جەنگەوە بۆیە لێرەشەوە ڕوو بە خەڵکی کوردستان هەر کەسێ ناڕازیە بەبێ هیچ ئەفکارێکی ئایدۆلۆژی و سیاسی کە چۆن بیرەکاتەوە ناڕزایی بوون هەڵقەی سەرچیە بۆ ئەوی ئێمە هاوڵی هاوخەباتیمان لەگەڵ هەر کەسێکایە هەر کەسانێکی ئێتە ناو ئێمە بەهەرحاڵ بتوانن جێگۆمەکانی خۆیان ئەوە بکەنەوە هاوڕێجان من ئێمە ئەم قسەیە تەنیا تەبلیغ نییە لە واقع ئەمە لە چوون بۆ کۆنگرە 21 کەس بین باشە لە کۆنگرەوە تا ئێستا 50% کاری ڕێکخراوی ئێمە فراوانتر بووتەوە کادر هاتووە کەسایەتی هاتووە بەناومان ینی براوانکردنەوەی ئەم ئاڕاستەیە ئیشکردن لەم ئاسا بەم شێوە شاقوریە بەرحاڵ دەستی ئێماگەێنێ بە هەموو کارکتەرەکان یا بە زۆربیان شخصیەتەکانی شار و شارسەکانی کە بتوانن بەشێ بن لەم دینامیزمی گۆڕانکاریەکەیش باشین زەرفێت کە ئێمە بە کۆمەلگا داوای ڕێکخراوە بوونەکەین خۆشمان و نەخەڵکە ناڕازیەکەش یەکێ لە مەرجی سەرکەوتنی خەباتەکەیەوە خۆی لە ناوخۆیان ڕێکخراو بێ کە ئێمە لە هەوڵی ئەو جێبەجێکردنی ئەو پەیام و ئەرک و ئەولویاتانەی بینەوە سەر ناڕەزاتی جەماوریەکان و بە کورتێ گەر وەڵامی پرسیاری بینەر بنەوە کە بۆچی ناڕەزاتی جەماوریەکانی شەقام تەنها لە زۆنی سەوزدا هەیە ڕەنگە لە ناو خەرچی ئەم منتیقەیەشا لە ڕاستیە کە من زیاتر پێ ئەڵێم زۆنی ناڕەزایەتیەکان ڕەنگەوە تعبیرێکی زۆر دروستتر بێ ئەم زۆنی ناڕەزایەتیەکانە کە بەشێکی خەسڵەتی تەبیعی و سیاسی و تاریخی ئەم کۆمەلگایە ئەمەی زۆر بەرجەستە کردوێتەوە دیوەکەیکەی ئەوەیە لە ڕاستیا خەڵکی منتیقەی هەولێر و ئەو منتیقانەی کە یەک زەڕە ناشۆڕژێرتر نین یەک زەڕە نائامادەتر نین ئێستێداد و سەرکوتێکە دەسەڵاتەیەکە دەرفەتی ئەوە نادا ئێستا بڕۆسەری زیندانەکانی بادینان کە دەیان و 250 یعنی ژمارەی یەکجار گەورە لە شخصیات و لە هەسوڕاو هەیەدار حاڵە لە ئەم کۆمەلگەی ئێمە لە منتیقەی هەولێرە خەڵق لەسەر کۆمەن مەحاکەماکرێ ئەمڕۆ برادەری هاتووەکو نیوچەشکاتش کاتێکەوە چیەکەن لەسەرەوەی کە ڕەفیقێکم لەسەر کۆمنت 3 ساڵ حکم درراوە لەناو سوسیال میدیا کۆمنتێ یا قسەیەکی کردووە لە حاڵ ینی ئەم بەشەی کە منتیقەی بابلین زەردی پێ ئەڵێن بە جۆرێ حرسیان لەسەر سەکوتی هەموو ئەتراز و ناڕەزایەتەکە کە لە ڕاستیە خەڵکەکەی لێواودێەوە بۆ ئەتراز و ناڕەزایەتی بەڵام خەڵق نانی ئەوێ ژیانی ئێوێ بژێوی ژیانی خۆی ئەوێ بارحاڵ خەڵق بە خێوکردنی مناڵەکانی ئەوێ ناتوان ئەم هەموو قوربانیە بە ڕۆژێ زیندان 20 کە زیندان 50 کە زیندان کە ئەمانە ئەو ڕێگانە نین ئەبێ حەقیش بدەین بەوەی کە پێویستە بە مەتانەتێکی قوڵترەوە سەری ئەو ناوچانە بکەین و لە خوارە بتوانین کاریگەریمان لەسەر ڕێخستنی ئەوان هەبێ لەسەر هاودڵی و هاوخەباتبوونی ئەوان هەبێ بۆیە مەسەلەکە بۆ ئێمە لە ناوچەکەی ئێمە تەبیعەتی حاڵی کۆمەلگاکە ئەم کۆمەلگا منتیقەی ئێمە بەهەرحاڵ لەو سەر و ئیشتراعەکان لە تاریخی خۆیان پڕڕەنگتر بووە دەخالەتی زیاتر بووە ئەحزابی سیاسی دەستا گروپ زیاتر پەروباڵی کراوەتر بووە مناقەشات هەتا لە ئاسی ئەحزابی سیاسیا زۆر فراوانتر بووە حزبی یەکێتی نیشتیمانیە گروپ و هێزە بیبینی کە دەسەڵاتی هەیە بۆ خۆی لە ئێستا ئەوەی کە ڕسمی یان ناڕسمیە حەو باڵی هەیە لە ناوەیەکی نیشتیمانیە باشە یعنی حەو باڵ ئەمە دوایین قسە باسێکە کە لە ناو مشکلاتەکانی خۆی ئەوەکە بەڵام بەوەشەوە یەکێتی لەبەر ئەوە نایپەرژێ سەرکوتی ئەم هەموو عالەمە بکە ئەمەی بگری هەمووی عالەمەکە ڕەنگە بەیانی منەگرێ دەی کاگرێ 50 کاگرێ
بەڵام تاقیکردنەوە و ئەزمموی ئەوان هەیە کە ئەمە ڕێگەی نهایی نییە و بەڕاستی بەشێکی کەشەوەی لە هەر حاڵەکە خودی ئەم منتیقە و تەبیعەتی حاڵی ئەم منتیقەیە لە چێشمەشێر و ڕاوەستانەوە و تاکتیک بەرابەر بە دەسەڵاتە جۆری کە ئیشیان کردووە دێرفەتێکی هەناسێکی زیاتر هەبووە کە ناڕزایەتەکان لە منتیقەی ئەمە زۆر زیاتر و فراوانتر دەنگ بداتەوە بەڵام بەش بە حاڵی خۆم هەموو زەمینە هەموو واقعەتەکە هەموو ئەو دۆخەی کە ئەیبینینەوە ڕەنگە ئەمە ڕۆژە ڕۆژان لەو شوێنە بیبینینەوە کە ئەگەر خەڵکی هەورێر و منتیقانە ڕژانە بازار و بە هەزاران و دەیان هەزار و کاتە بڵین بابە کۆمەلگەیەکی زیندووە ئێستاش ئەو کۆمەلگای کۆمەلگەیەکی زیندووە بەڵام دەرفەتی بۆ نیە بەڵام سەرکوتەگرێ بەڵام لەسەر نووسینی بڵێن کۆمنتێ بارحە سزای دەدەن لە کارەکەی دەریەکەن بێنانیەکەن بێ ئاویەکەن لە واقع کابرا پێمەڵێ ئەڵێ باشە بۆچی لێ ناچین هینکەن خۆ پیشاندانکەن یاخۆت مەکتەبەکان وازلەوە بایکۆتیکەن ئەخ بایکۆتکردن بۆ ئەو یعنی یەکسەر خۆی تەسلیمەکە لەوەی کە بڵێ من ناڕازیم بە تۆ ئێبانی گوێیەگرێت و وەرحەڵ دادگاییەکە سزای ئەیدا ڕەفسی ئەکا ئەچێت دەب مامەساکێ لە شوێنی کە هێنێتەوە بۆیە نوعی ئیسیبدادی و سەرکوتکردی لەو منتیقانە ئەو زەرفەتی زروج نەکرد و ناوچەی منتیقەی با بڵێ منتیقەی خۆخۆمانی تیا ئەژین خەڵقتوان لە ئاسێکی فراوانترە تێدا بێتە مەیدان و قسەی خۆی کە ئەو بەشێکیش مشکلاتی ناو ئەحزابی سیاسی لە ناو حیزبێکی سیاسیا هەیە کێشەوگرێت زۆرە بەڵام درز ناکە و بە بەدەنەیەکی گرتو تەماشاکرێ بە تەبیعەتی حاڵیەوەی کە یەکێتی نیشتیمانی لە تاریخی خۆیان جەبهەیە بووە سێ چوار باڵ بووە سێ چوار حیزبی سیاسی بووە ئێستا شەبینین بارحال لە هەمان کاتە ئێستا لە هەموو سەردەمیش خۆی زیاتر لە باتی سێ چوار حیزب 600 حیزبە 6 باڵە بەرام لە واقعە ئیتر بەو ڕەوشتەی خۆی ئەم لەلایەکەوە ئەوەندەی پێکرێ کە بتوانێت چەند توانێت خۆی سەرکوتکە چەند توانێت کۆمەلگا سەرکوتکە چەند توانێت هاوشێشەیە دروستکە بۆی کە لە منتیقاوەکو باڵانس ڕاگرێت لەگەڵ پارتی و لەگەڵ دەوڵەتی مرکزیە هەمومانە بەرحەد دەخالەتەکەن لەسەرەوەی کە بە چه ئەندازەیەک ئەم هێزە سیاسی لە منتیقا کە دەسەڵاتی هەیە ئەی پەرژێوە دەتوانێت ئەو دۆخەی منتیقەی زۆنی زەرتەتی لێرە دروستیکە کەم پێمانە بتوانێت کاتی بەرنامەکانمان کەماو ئەکرا سەرم بابەتانە زۆر زیاتر قسە بکەین بەڵام لە بەرنامەکانی داهاتووتردا هیوادارم بتوانین زیاتر هەم لەسەر کۆنگرێ ئازادی گۆڕانکاری و ناڕزایەتی جەماوریەکاندا کوردستان قسە و باس بکەین لێرەدا بە هەدینی حاجی بەگرتارتاش ناسراو بە ڕێبەر عارف زۆر سپاس لە بەرنامەکانیم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون چاوەکەمی سپاس بۆ ئێوە بۆ هەموو هاوکاران ئازیزان هۆشانێکی کورت و پاشان سەبارەت بە سەرێکی ترین ڕوودا و ئاڵوگۆڕەکانی ساڵی 2024 لاگەڵمان بمێنەوە. بەڵێ مینەرانی ئازیز 2024 تەنها یەک هەفتەی ماوە ئەم ساڵی 2024 پڕ بوو لە ڕوودا و ئاڵوگۆڕی جۆرا و جۆر. پیاچوونەوەیەکی سەرپێی لەسەر ئەم ڕوودا و ئاڵوگۆڕە فراوانە تاوتێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندانی مەکتەبی سیاسی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان عەبدوڵڵا مەحموود. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش ئێوارەی بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. ئەگەر لەسەر ڕووداوەکانی 2024 قسە و باسێکی کورت بکەین دەمەوێت جارە لەسەر درێژکردنەوەی هەندێک ڕووداوی پێشووتر لەوانە بۆ نەجەنگی ئوکرانیا کە 2022 دەستی پێکرد و بەڵام بە درێژایی 2024 جەنگ بووە لە ئوکرانیا رووسیا هێرشی بردووە لادێ بەلادێ چۆتە پێشەوە و ئەم جەنگە بۆچی تا ئێستا لە ناوجەرگەی ئەوروپادا هێشتا درێژەی هەیە و بە ڕێکەوتن و کۆتایی نەگەیشتووە. سەرەتا دەمەوێت بە بۆنەی ساڵی تازەوە پیرۆزبایی لە تۆوە لە بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ بکەم هیوادارم شۆکانی سەری ساڵ بەخۆشی تێپەڕن. تا ئەوەندەی بە ڕووداوەکان دەگەڕێتەوە ڕووداوەکانی ساڵی ڕابردوو وە خۆت باست کرد ساڵی ڕابردوو پڕ بوو لە ڕووداوی گەورە و یەکێک لەو ڕووداوانەش مەسەلەی جەنگ لە ئۆکرانیا بوو. بەڵام مەسەلەی جەنگ لە ئۆکرانیا من پێم وایە زۆرتر ڕنگدانەوەی واقعیەتێکی گەورەترە. ئەو واقعیەتەش ئەوەیە کە دەتوانم بڵێم یەکێک لە ڕووداوە هەرە سەرەکیەکانی ساڵی ڕابردووی 2024 کە بەرەو کۆتایی دەچێت ئەوە بوو کە ڕەوەندی کۆتایی هاتنی باڵادەستی دنیای تاکجەمسەری کە هەوڵێکی زۆری بۆدرا لە ساڵی 91ەوە بە خێراییەکی زۆر چۆ پێشەوە.
ئەم ڕەوەندێک کە ئەمریکا هەوڵی دەدا ئەوە سەرەتا بە ناوی لە ژێر ناوی دامەزرانی نەزمی نوێی دنیا، دواتر لە ژێر ناوی نەزمی نوێی ناو نەزمی نوێی دنیا هەموو هەوڵیانەوە بوو کە دنیا ببێ بە یەک جەمسەر کە ئەمریکا خۆی کوێخای دنیا بێ و پۆلیسی دنیا بێ و بڕیاری ئەوەڵ و ئەخیر لەسەر ئاستی دنیادا لە دەست ئەمریکادا بێ. بەڵام ئەم ڕەوەندە ئەم هەوڵە بە هیچ شوێنێک نەگەیشت و ساڵی ڕابردوو ئەو ڕەوەندە درێژەی هەبوو و جەنگ لە ئۆکرانیا یا ئەو داگیرکاریەی کە رووسیا کردی لە بەرامبەر لە ئۆکرانیا کردی دیارە، بەڵام لە بنەڕەتدا لە بەرامبەر ئەمریکا و غەربا کردی بەشێکە لە دەرهاویشتەکانی ئەمڕۆداوە یا دەرهاویشتەکانی چوونە پێشەوەی ئەو ڕەوەندەی کە هەبوو. ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا ڕاستە جەنگ لە ئۆکرانیا ڕوودەدا، بەڵام لایەنەکانی ئەم جەنگە کە لە ئۆکرانیا جەنگەیە لایەنەکانی ئەم جەنگە ئۆکرانیا نییە، زۆرتر ئۆکرانیا زۆرتر وەکو داشە و داش و فاکتەرێک و کارتێک بەرەستەوە گیراوە. ئەگەر نا لە بنەڕەتدا ئەو جەنگەی لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت جەنجێکە لەلایەن ناتۆ لەلایەک و رووسیا لەلایەک و لە پشتیشیانەوە دیارە بە شکڵێکی فراوانتر ململانەی ئەو جەمسەرانەیە لە سەراستی دنیادا کە رووسیا لەلایەکێتی رووسیا و چین لەلایەکێتی ئەمریکا و غەرب لەلایەکیکەوەیەتی و ناتۆ وەسیلەکە بەرزتیانەوە. بۆیە درێژەی پیا کرد لەبەرەوەی هێشتا ململانەی بۆ ئەوە لەلایەکەوە هەوڵەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە بە ئاسانی مل نەدا وە کۆتایی ئەوەی کە پێی دەڵێن کۆتایی هاتنی هەموو هەوڵەکانی بۆ پێنیە دنیا یەک قوتبی، ئەمە لایەنێکێتی کە نایوێ ملی پێبدا نایوێ ملی پێبدا و لە بەرامبەر رووسیا وەچینیش وەکو قوتبێکی کە نایانەوێ پاشەکشە بکەن لەسەر ئەوەی وەجارێکی کە نایانەوێ دنیا شاهیدی ئەوە بێکە جەمسەرێک لە ئاسی دنیادا کە نێوی ئەمریکایە وەکو کوێخای دنیا تەسەڕفکە. بۆ یاو جەنگە هێشتا درێژەی هەیە و دەشێ هێشتا درێژتریش ببێتەوە لەوەی کە هەیە ئەگەر ئیمکانی ببێت. بەڵام سەرنجام خەریکە ڕووداوەکان ئەو حەقیقەتەمان نیشان دەدەن کە ئەومان نیشان دەدەن کە سەرنجام هەوڵ بۆ ئەوەی بەربگرێ بە ڕەوەندی داڕمانی دنیای هەوڵ بۆ دنیای یەک جەمسەری خەریکە بە ئاکامی خۆی دەگات. یعنی دەتوانم بڵێم کە خەریکە بە کۆتایی خۆی دەگات و خەریکە ئەو هێزە تازانە یا جەمسەری تازە لەسەر ئاستی دنیادا خەریکی پێگرتنن و پێگرتنێک کە بە خێرایی دەچێتە پێشەوە. لەسەر چی بنەمایەک ئەم کە شکڵ دەگرێ و کۆتایی بە یەک جەمسەری دێت؟ بەوەی کە لەلایەکەوە بۆ نمونە ئێستامە دەبینین بێزگەلەوەی کە ئەوە پێشبڕچەیەکی و منافسێکی گەورە لە مابینی سین و رووسیا لەلایەک لەگەڵ ئەمریکا هەیە لە مەدانی اقتصادی، لە مەدانی سەربازی، لە مەدانی دەخالەتکردن و دەستێوەردان لە وڵاتەکانی دنیادا. هەموو ئەوانە هەموو ڕۆژێمە دەیبینین و کە ئەوە خەریک نییە وەکو جاران نیە ئەمریکا خۆی بڕیاردا لە ناتوانێت لە هیچ شوێنێکی دنیای هیچ بڕیارێک بدا. ئەگە زاران دەیتوانی دەوڵەتێکی وەکو یابان کاتە ئەمی سندوقی خۆی ئەیتوانی بڕیاری جەنگ لە دژی عێراق و ئەفغانستاندا، ئەیتوانی بڕیار و کۆمەڵک دەوڵەت ئەوەی کە پێی خۆش بوو بیانی نێت و بیان خاتەنی و لەژێر بیانووی زۆرا زۆر یان ناوی زۆرا زۆردا بیان خاتە لستەوە کامیان ئەبێ بڕوات و کامیان ئەبێ بمێنێتەوە. ئێستا هیچ کامێک لەوانە ناتوانێت بکە نەکرد لە بەرامبەر رووسیادا، بەڵکە تەنانەت لە بەرامبەر کۆمەڵک کاراکتەری ناوچەییشدا ناتوانێت و کارانە بکات. ئەوە نیشانەی ئەو شکستەی ئەو ناکامیەیە کە بە ئاکامی خۆی گەیشتووە. تەنانەت ئێستا ئەگەر بیانەوێ ئاڵوگۆڕێکی بچکۆلانە لە شوێنێکی تەنانەت بچکۆلش لە گۆشەیەکی ئەم دنیادا بکەن ڕوبەڕووی گرفتی زۆر زۆر گەورە. قەتەرێک لیان پێیا دەبێت، سعودیەک لیان پەیدا دەبێت، جەمسەری ناوچەیی وەکو ئێران هەیە کە بەشێکی زۆری دنیا خەریکە دەخالەتی تێدا هەیە، تورکیایە کە خەریکە دیسان جارێکیکە هەیە. مەسمەیە هەموو ئەوانەیە. بریکسەیە کە جارێککە هەوڵێکیکەیە کە وەکو قوتبێکی کە ئەمریکا و سین لە پشتی خەریکە سەری هەڵدەدا. ئەمانە هەمویان کۆتاییان بەوە هێناوە. تۆ ناتوانانی ئێستا هیچ کەسێک ناتوانێت بڵێ دنیا خەریکە ئەمریکا بەڕێوەی دەبا. دیارە هێشتا ئەزانم کە هێشتا و قوتبێکی گەورەیە، بەڵام لە بەرامبەر ئەو دەورەی پێشوو کە تاکە جەمسەری دنیا بوو هەموو شتێک لە دەستی ئەو خۆیدا بوو، ئێستا کۆتایی پێهاتەوە بە هەمان ئەندازە لە بەرامبەردا قوتبیکە هەیە و خەریکن ڕۆژ بە ڕۆژ دەستێوەردانی خۆیان ئامادەیی خۆیان و بەرنامەیان بۆ تەنانەت بۆ دەورەی داهاتووشەیە. بە هەموو ئەو مەبنیانە نیشان دراوەکەمە کۆتایی پێهاتوە. دنیای یەک قوتبی بە تەواوی کۆتایی پێهاتووە و دنیای چەند قوتبی دەستی پێکردووە و خەریکن ئەو ململانەیانە دەست پێ دەکەن. و هەموو ئەو شەڕانەی کە وتم جەنگی ئۆکرانیا یەکێک لە دەرهاویشتەکانی بوو.
حتا جەنگی غەزە و ئیسرائیل وەکو جەنگێکی ناوچەیی بەشێکە لەمە کە ئەویش ئەمان بە زیاتر لە بەرژەوەندی ئەم جەمسەری ئەمریکا و ناتوە نشکاوەتەوە ئەوەی کە ئیسرائیل توانیوێتی هەم حەماس هەم حیزبوڵڵا بخاتە ئاستێکی زۆر لاوازەوە لەوانش گرنگتر دەسەڵاتی بەشار ئەسەد ڕێک لەم 2024 کۆتایی پێبێنێ کە ئیتر سەر بە ئێران بوو ئێرانیش لە بەرەی جەمسەری سین و رووسیادا بوو ئەمە ناکاتە ئەوەی کە لانیکە بارودۆخەکە هاوکێشەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە زیاتر لە بەرژەوەندی جەمسەری ئەمریکادا بشکێتەوە هێشتا ناتوانین ئەوە بڵین لەبەرەوەی هێشتا ئەو ڕەوەندەی کە باسی دەکەم ڕەوەندی قوتوبگیری کە و لە بەرامبەر مقاومەت و بەرگریەکە ئەمریکا دەیکا هێشتا لە هەڵبەز و دابەزدایە دەشێت لە بڕگەیەکی دیاریکراو لە شوێنێکا پێشڕەوی بکات و لە شوێنی شکەی دنیا پاشەکشە بکات تۆ تەماشای کە بۆ نمونە لە هەموو ئەوانەی کە تۆ ئێستا باست کرد بۆ نمونە لە سووریا ئاڵوگۆڕ ڕوویدا بەڵام هێشتا خۆ ئاڵوگۆڕ ئەو ئاڵوگۆڕانی کە لە سووریا ڕۆدا هێشتا معلوم نیە ئایندەکەی بەرەو کوێ دەچێت هێشتا معلوم نییە ئەو سەرسەڵاتێک لە سووریا دەتوانێت جێ بکەوێت هێشتا دیاریکراو نییە کە بۆ نمونە ڕاستە هاوسەنجی هێزگۆڕاوە بۆ نمونە جاران ئەگەر شوێنێکی وەکو سووریا مەدانی ئامادەی دەوڵەتی ئێران بوو زۆرتر لە بەرامبەر ئیسرائیل و ئەوانەدا ئەمە پاشەکشەی کردووە لەولاوە تورکیا جێگەی ئەم کاری کردوەوە و خەریکە سووریا دەبێتە مەدانێک بۆ جارێککە و ململانەیە و خودیسان ئەو ململانەیە بەشێکە لەو ململانەیە زیانێکە لە ئاسی دنیادا دەڕۆن خۆشتە ئەمە کۆتایی پێنەهاتووە هێشتا ڕاستە حەماس زەعیف کراوە ڕاستە حیزبوڵڵا زەعیف کراوە و لیدراوە ڕاستە پێگەی ئێران لە سووریادا پاشەخشەی پێکردووە بەڵام هێشتا ئێران هێزێکی کاریگەری ناوچەکەیە هێشتا ئێران لە بەرامبەر ئیسرائیلدا هێشتا حوسیەکانی یەمەن هەر ئەمڕۆ دوێنێ و پێری ئاگامان لێتی هێشتا بەردەوام و هەڕەشەن لەسەر دەوڵەتی ئیسرائیل و بەژۆنیەکانی ئەمریکا دەتوانین بە ئاسانی بیبینین هێشتا عراق یەکێکە لەو شوێنانی کە جوغرافیایەکی یەکجار مهم و سنووری بە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا هەیە هێشتا دەتوانین باڵادەستی گەورەی ئێرانی تیا ببینین ئەو بەجیالەوەی کە لە سووریا شێکلایی نەبووتەوە بۆیە هێشتا ناتوانانی تۆ ئەمانە بە قەتعی بڵێ دیارە ئاڵوگۆڕێک لە هاوسەنجەکاندا پێکاتوە بەڵام هیچ کامێک لەوانە نەیتوانیەوە بێت بە ڕەوەندە گشتیەکە بە ڕەوەندە گشتیەکە بگرێ ئەو ڕەوەندە گشتی کە کۆتایی بە دنیای یەک جەمسەری هێناوە و دنیا چەند جەمسەری شکلی گرتووە حتا خود لە خودی سووریادا ئەوەی کە ئێستا وەکو ئاڵوگۆڕێکی تازە هاتوۆتە پێشەوە سووریا هێشتا مەدانێکی ململانەی خودی ئەو شتەیە کە من دێڵم بۆ نمونە مەدانێکی چوونە پێشەوەی سیاست و نەخشەکانی زیرهێزەکانی دنیاە لەوانە هێشتا خۆڕوسیا دەستبەرداری بە ئاسانی دەستبەرداری ئەو جوغرافیایە نابێت کە هەیە سین دەستبەرداری نابێت هەستا ئەو وەبەرهێنانانەی کە دەوڵەتێکی وەکو سین لە عێراق و لە ناوچەکەدا دەیکا زۆر بەرجەستەیە کە پێشتر قەت نەیبووە ئەمە بۆ نمونە ئێران مەمەسمی هێشتا کارکتەرێکی گەورەیە لە تەواوی ناوچە هەموو دنیادا ڕاستە لە هەندێک شوێنە پاشەخش ئەوانەی پێدەکرێت بەڵام خۆ هیچ زەمانەتێک نییە هێشتا سووریا لەو ململانەیەدایە لەو ئێستا بۆتە مەدانێکی ململانێ دیارنی ئایندەکەی بەرەو کوێرەچێ دیارینە سرە سەڵاتێک دێتە پێشەوە تۆ تەماشای کە ئێستا تۆ ئیشارەت بەوە کرد بۆ نمونە ئیسرائیل هەموو ئەوانەی کردووە ئەوە حکومەتی ئەسەد بەشار ئەسەد ڕووخا بەڵام حکومەتی بەشار ئەسەد خۆلانی کەم لە 50 ساڵی ڕابردوودا هیچ مەترسێکی وەسەر دەوڵەتی ئیسرائیل نەبووە بێزگەلەوە ئیسرائیل لەوە سەرکەوتووە بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆی گەر ئەو دەسەڵاتێکی ئێستا هەیە لە سووریا ئەو دەسەڵاتێکی ئێستا هاوی کە پێڵەن ئەحمەد شەرع ئەگەر ئەم دەسەڵاتە یا دەسەڵاتێکی ئیسلامی سنی لە سووریادا پێک بێ زۆر مەترسێکی گەورەیە بۆ سەر ئیسرائیل یعنی هەتا پێم وایە مەترسیەکە گەورەترە لەوەی کە پێشتر دەسەڵاتی بەشار ئەسەد هەبووە هی بووە هەموو ڕۆژە قەسفی کردووە لە هێزەکانی ئێرانی داوە هەموو ئیسرائیل هەر شتێکی کردبێ بەرزایەکانی جۆلانی داگیر کردووە لە بەرامبەر هەموو ئەو ململانەیەدا کە لە مابینی شەڕی غەزەواندا بۆ خۆ سووریا هیچ ڕەشێکی نەبووە لەسەر دەسەڵاتی بۆ نمونە نەتانیاهۆ یا ئیسرائیل هێشتا خەریکە مرێتە پێشەوە تورکیا هاتوۆتە مەدانەکە بەڵام هێشتا تورکیا دیسان لە بەرامبەر کۆمەڵێک هێزی کەدا ناچارە ڕوبەڕوو ببێتەوە لەلایەکەوە ئەمریکا ڕووداوەکانی 2020 قسە ئەەکەی ئەوەش باسکەین کە ئەم ڕووداوانەی لە غەزە و لوبنانە ڕوویدا و ئەو کۆمەڵکوژەی کە لە غەزە لەلایەن ئیسرائیلەوە بەڕێوە ئەچێ هێرشەکانی سەر لوبنان و ئەمە لەوەوە هاتکە بڕیار بوو ئەو کەسانی کە لای حەماس دەست بەسەرن ئەو هەوڵاتی ئیسرائیلیانە بگەڕێنرێنەوە
بەڵام هیچ بە درێژایی ئەم ساڵە ئەو گۆردومان و تەختکردنی غەزە لە ئاستی سەر زەویە و کوشتنی دەیان هەزار هاوڵاتی مەدەنی و لە نێویاندا زۆر زۆر منداڵیش ئەمە بۆچی ئەمەشە پەیوەندی بەم جەنگی جەمسەرانەوە هەیە یان گێڕانەوەی دیلەکانی لای حەماسە و بۆچی لەم ڕۆژەوە قسەیەک نییە لەسەر کۆتایی ئەم جینۆسایدە؟ بڵێ ئەو بەشی چکێ لە لایەنی چکەی ئەم مەسلەیەکە واقعیەتێکەویش ئەوەیە کە بۆ نمونە ئەو جەنگەی کە ئیسرائیل بە پاساوێک هێنای کە دەبوو بە تەواوەتی حەماس لە ناوبەرێ دیلەکان بگێڕێتەوە جارێکی کە مەترسی بۆ سەر ئیسرائیل و ئەمنیەتی ئیسرائیل دروست نەبێ ئەموو ئەوانە کۆمەڵک لەو ئامانجانە بوون کە دەوڵەتی ئیسرائیل ڕایگەیان بەڵام بەشێک لە هێزە نیابەتیەکانی دەوڵەتی ئێرانی زەعیف کردووە حیزب الله بۆ نمونە تەواو لاواز بووە حەماس لاواز بوو بەڵام یەک شتێ نابێ بیرمان بچێ ئەوە یەکەمین جار نییە حیزب الله زەربەی ئاوا گەورە دەخوا یەکەم جار نییە حەماس زەربەی ئاوا گەورە دەخوا یەکەم جار نییە تەنانەت ئەو هێزانەی کە باری مێژوویەوە هەتا لە بەرامبەر ئیسرائیلدا بۆن زەربەیان خواردووە بەڵام دواتر هاتوونەتەوە مەیدان جارێکی کە چونکە ڕیشەی ئەمە ڕیشەی ئەو شەڕ و ململانەیە ڕیشەی لە مەسایلێکی قوڵتردایە ئەویش مەسەلەی کێشەی فەڵەستینە ئەمانە لایەنێک لایەنی چکە کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم بەجیا لەوانی بەو ئامانجانەی خۆی نەگەیشتووە تۆ تەماشای کە لە بەرامبەر ئەوەشدا بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە ئاستی دنیادا هێناوەتە مەیدان ناتانیاهۆی بردوۆتە بەردەم دادگای نێودەوڵەتی بڕیاری وەکو تاوانباری جەنگ ناساندوویەتی تەنانەت خودی ئەمریکا و غەرب کە لە سەرەتاوە پشتیوانی ئیسرائیلیان دەکرد ناچار بوون لە بەرامبەر ئەو حەملە و هێرشانەی کە پێیان دەکرێت ئەو حەملە و هێرشانەی کە کردیان ناچار بوون ئیدانەی هیم بکەن ینی ئیدانەی دەوڵەتی ئیسرائیل بکەن کە ئەم درڕندەیە ڕابگرێت ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی دادگای نێودەوڵەتی هەموو ئەمانە لە بەرامبەریە هاتوونەتە مەیدان ینی بە هەمان ئەو معنایە لەگەڵ ئەوەدا کە ئیسرائیل لە چەند گۆشەیەکی دیاری کراوە توانیوێتی گورزی خۆی لە بەشێک لە هێزە نیابەتەکانی جمهوری ئیسلامی بۆ شوێنەوە جمهوری ئیسلامی تا ڕادەیەک لەو شوێنانەدا لاواز بکە بەڵام لە بەرامبەریشدا چەندین شتی کە هاتوۆتە مەیدان کە لە قازانجی دەوڵەتی ئیسرائیل نەبووە بۆ نمونە بچوتنەوەی دژی شەڕ بۆ نمونە ئابڕچوونی دیموکراسی بۆ نمونە شکانی سوزانم ئەو سام و هەیبەتەی کە وەکو دەوڵەتی میحوەری ئیسرائیل جاران باز دەکرا هیچ کامێک لەوانە نەبووە و هێشتا خەریکی ئیسرائیل ناچار بێ مفاوەزات و شتکەن هەر ساباس لەوە دەکرێت کە لە غەزە شەباسی ئاگربەستەیە هەر زۆر هەوڵیدا بۆ نمونەیەکی شکە لە شتەکانیەوە بوو دەوڵەتی ئیسرائیل زۆر هەوڵی ئەوەیدا کە ئێران لە شەراکەتیەوە بگلێنێ هەوڵیدا لوبنان لە شەراکەتیەوە بگلێن لوبنان وەکو دەوڵەت دەڵێن دیارە نەک وەکو هێزێکی نادەوڵەتی یا بکەرێکی نادەوڵەتی وەکو حیزب الله ئەمانە هەموو ڕۆشن بەڵام دەوڵەتی لوبنان تێکەڵ بەو شەڕە نەبوو ئێران تێکەڵ بەو شەڕە نەبوو نەکیس کامێک لەوانە نەیتوانی ببێت تەنانەت ئەو ململانەی کە لە ئاستی ناوچەکەدا هەیە کە بە پلەی یەکەم لە ئاستی ناوچەییدا لە مابینی ئێران و ئیسرائیل دەچێتە پێشەوە ململانەیەکی کۆنتڕۆڵ کراوە هێشتا ململانەیەکی کۆنتڕۆڵ کراوە پێشەوەی ئێران قەسفی هین بکە بۆ نمونە ئیسرائیل بکە ئەو ساعتی کە خەریکە قەسف دەکات ئەو ساروخانەی کەی دەیهاوێ و عەدەدەکانی و ئەو شوێنانی کە قەرارە لێیدا لە ڕێگەی هێزی دیاریکراوە ئاگادار دەکرێتەوە ساعتی ئەوەندە ساروخ و لە فلان شوێن بۆ فلان شوێنیش ئاراستە دەکرێت و بە هەمان شێوە لە بەرامبەر هێرشێکدا کە دەوڵەتی ئیسرائیل خەریکە دەیکاتە سەر ئێران بە هەمان شێوە پێی دەوترێ و چوارچێوەی بۆ دادەدرێت بێت لەکوێ بدرێت و لەکوێ نەدرێت کاریگەریەکەی چەند بێت و چەندی نەبێت بۆ ئەوەی ئەم وەسیەتەی کە هەیە سەرباری هەموو ئەو ململانە و جەنگی کە لە ماڵیاندا بۆ ئەوەی لە گرێژنە دەرنەچێ بۆ ئەوەی لە سنووری خۆی تێنەپەڕێنێ بۆ ئەوەی نەبێ بەو شتەی کە دواتر بەرپێگرتنی سەختە وەرەتوانێت بە زیانێکی یەکجار گەورەتر و بە ئاکامی یەکجار زیان بارتر بۆ خودی ئەمریکا و غەرب و ئەمانە کۆتایی پێبێ بۆیە ناچارن باستان لە ئابڕوچوونی دیموکراسی کرد مەبەستان چییە لەوەی کە دیموکراسی ئابڕووی شوە لەم 2024دا مەبەستمەوەیە کە دیارە زۆر معلومە مەبەستمەوەیە کە هەموو ڕۆژێ لە ژێرناوی ئەمریکا و غەرب بەتایبەتی هەر لە یەکەمین ڕۆژەوە ئەوان بوونەتە پشت و پەناو هاوکاری دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل خۆ ئەگەر بە چەک و هاوکاری لۆجستیکی هاوکاری جبەخانەی چەکداری ئیمکانەتی مادی هەموو ئەوانەی ئەمریکا و غەرب نەبووە خۆ نەیدەتوانی ئەم تا ئێستا درێژە بە شەڕ بدات وەلەو شەڕش کە کردوویەتی تەماشای کە ئاماری ئەوانەی کە کوژراون زۆربەی هەرە زۆریان ژن و مناڵن
ژێرخانی ئابووری ژێرخانی مەدەنیە و کۆمەلگایان وێران کردووە. تۆ تەماشایکە یعنی سەرەی خواردن، خەستەخانە، ڕۆژنامە نووسان، قوتابخانە، کارمەندانی UN هەموو ئەوانە کە ئیسرائیل کردوێتی بە پشتیوانی ئەمریکا و غەرب کردوێتی لە حاڵێکدا ڕۆژانە باسی ئەوە دەکەن کە مافی مرۆڤ دەوێت پارێزراو بێت. ئەمە ئابرووی دیموکراسی بە نیشانیدا کە دیموکراسی و قوربانیانی دیموکراسییان لە دیکتاتۆری کەمتر نییە. نیشانیدا کە دنیایەک بانگەوازێک کە ئەمریکا و غەرب دەیکەن لەسەر دیموکراسی و مافی مرۆڤ و پاراستنی مافی مناڵ و تەنانەت کۆمەڵی یاسا و شتەیە لە پەیوەند بە جەنگەوە هەموو ئەوانە معلومە ئیسرائیل هەموو ئەوانەی پێشێل کرد هەر بەو هۆیشەوەیە بۆ ئەوەی جارێک کەمێک ئابروو بۆ دیموکراسی بجێڕنەوە کەمێک ئابروو دیارە بجێڕنەوە ناچار بوون نەتانیاهۆ بڵێنەوە تاوانی جەنگی ئەنجام داوە. لە حاڵێکدا خودی دەوڵەتی ئیسرائیل هەموو کابینە زنجەکەی تۆمەتباری جەنگە و هەمویانە بێ دادگایی بکرێن گەن نەتانیاهۆ کەسێکیکە. بەڵام ئەمان هاتوون بۆ ئەوەی کەمێک لینکەن ئەمە بکەن و ئیدانەیان کرد و هەموو ڕێکخراوەکانی کە هاتن کرد ئەوە ئابرووبردننی دیموکراسیە. یعنی خەڵکێک ببینێ دیموکراسی ئەمەیە کە بەرچاوی دنیاوە بە ڕۆژی ڕۆشن خەریکە قەتڵعامی مناڵ و ژن و مناڵ دەکات لە ژێرناوی شەڕ لە دژی تیرۆردا. ئەوە بە شەرتێک تا 7 ئۆکتۆبەر کە حەماس ئەو کردەوەی ئەنجام داوە لە نێو فەڵەستیندا مەعاشی لە دەوڵەتی ئیسرائیل وەرگرتووە و کێشەکەش لەوە قوڵتر هاتە. ینی تۆ تەماشایکە هەتا کە ئێستا حیزب الله بۆ نمونە لاوازکراوە یا حەماس لاوازکراوە ئەوانە بەڵام هێشتا بارمتەکانی لەرزدایە و هێشتا ناچارن مامەڵە لەگەڵەوانە بکەن و هێشتا بەهۆی ئەو واقعیەتەی کە کێشەی فەڵەستین وەکو کێشەیەکی سیاسی ڕێگەیەکی کارسازی بۆ نەدۆزراوەتەوە و هەموو فایلەکان و ڕێککەوتن نامەکان و بڕیارەکانی ڕێکخراوی نەتەوەیەکان لەسەر ڕەفەکانی دیموکراسی دانراون هێشتا دەتوانێت دەیان حەماسی کە دروست ببێ. دەکرێت چەندین هێزیکەی وەکو داعش و ئەمانە دروست ببێ بەخۆ هەڵواسینیان بە کێشەی چارەسەری کێشەی فەڵەستینەوە دروست ببێتەوە جارێکیکە بۆی هیچ کامێک لەوانە نەگۆڕاوە. بەڵام ئەوەی کە گۆڕاوە و واقعیەوەی کەوتم ئاڵوگۆڕی جەمسەرەکانە لە ئاسی جیهانیدا و لە ئاسی ناوچەییدا. لە ئاسی جیهانیدا باسم کرد کە هەموو هەوڵەکانی ئەمریکا بۆ دنیای قوتبی شکستی خوارد و قوتبی کەسەری هەڵدا و لە ئاسی ناوچەییدا لە شوێنێکی وەکو سووریادا لە مەیدانێکی تایبەتەوە بۆ کە ئێران تێیدا ئامادەیی هەبووە گۆڕاوە بۆ ئامادەی دەوڵەتی تورکیا. بەڵام هێشتا لەوێ وەکوتم ململانێکی گەورە هەیە و احتیمالیەوە هەیە کە شەڕی ناوخۆیی لە نێو لە سووریادا ببێ بە واقعیەتێکی تاڵ بۆ ئەو کۆمەڵگایە. ئەمە هەیە لە حاڵێکدا ئەبێ ئەو دیوەش ببینین چۆن لە بەرامبەر لە سەرەتادا لە بەرامبەر شەڕی ئۆکرانیادا بزوتنەوەی دژی شەڕ هاتە مەیدان چۆن لە بەرامبەر جەنگی غەزە و لوبنانە داگیرکاری ئیسرائیل و ئەمانەیە بزوتنەوەی دژی شەڕ لە سەراسەری دنیا هاتە مەیدان کە دیارە نەکرد ئەوە تەنها هەر بزوتنەوەیکی دژی شەڕ نییە بەڵکە بزوتنەوەی هەموو ئینسانانەیە کە بەدوای عەدالەت و ئازادیشدا دەگەڕێن. هەموو ئەوانە هاتە مەیدان و تەنانەت لە دۆخی سووریاشدا هەر نۆسەی ئەم مانگە خەڵکێک هاتە سەرجاددا وەوتیان ئێمە حکومەتێکی دینیمان ناوێت ئێمە دەوڵەتێکی عیلمانیمان دەوێت. تۆ تەماشایکە خۆی چێشمەکێشمی واقعی لە کۆمەلگادا چێشمەکێشمی ئەمەیە چێشمەکێشمی بەرەیەکی ئازادی خواست ئینسان دۆست کە لەلایەکەوە ئاشتی دەوێ لەلایەکەوە مەدەنیەتی دەوێ لەلایەکەوە مافی دەوێ لەگەڵ ئەو دەوڵەتە زلهێزانە و دەسەڵاتە ناوچەیانەیەکە لە ناوچەکەدا هەن. ئەمە حەقیقەتی شەڕی واقعیە. دەمەوێت بچینە سەر بابەتی تر لە ڕووداوەکانی 2024 و کاتیشمان زۆر بەکارهێناو بۆ ئەم تەوەرە بەڵام لەبەر پرسیاری بینەرێک زۆر بە کورتی ئەگەر وەڵامی بدەنەوە ئەویش ئەگەر ناوەڕۆکی ئەم سەرنج و پرسیارە کورتکەمەوە بۆ ئەوەی کە بزوتنەوەی وەکو حەماس و داعش و حیزب الله و هەتاوەکو دوایی دروستکراوی خودی دەوڵەتانی وەکو ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی زلهێزن. بەڵێ خۆ ئەمە بەڵگەی ناوێ لە زمانی خۆیانەوە دەتوانینەوە ببینی هیلاری کلینتۆن بە ڕسمی ڕاگەیان کە ئێمە داعشمان دروست کردووە بۆ حەماسیش بە هەمان شێوە وەک گوتم تا 7 ئۆکتۆبەر معاشیان لە دەوڵەتی ئیسرائیل وەردەگرت لە بەرامبەرچی لە بەرامبەر ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستیندا بۆ ئەوەی ئەمانە پاشەکشە پێ بکەن دەوڵەتی ئیسرائیل پارەیەدا بە حەماس یعنی هینی خۆیان بوو وەسیلەی دەستی خۆیان بوو ئەوە بەجیالەوەی خودی ئیسلامی سیاسی هەر لە بنەڕەتدا پرۆژێکی ئەمریکا و غەرب بووە
لە سەردەمی جەنگی دنیای شەڕی بلۆکی شەرق و غەرب لە کاتی خۆی جەنگی ساردا کە هاتوون ئەمانەیان لە بەرامبەر چەپ و کۆمۆنیزمدا بەرز کردەوە لە ئیخوان موسلمینەوە تا هەموو ڕۆتەکانی کە دروستیان کردن لە بەرامبەر چەپ و کۆمۆنیزمدا تا دەگاتە حەماس و حیزب الله و داعش و ئەوانە نەک بە زمانی نەک لە زمانی ئێمە لە زمانی خودی ڕاهبەرانی بۆرژوازی و خودی کەسێکی وەکو هیلاری کلنتۆنەوە کەوتی ئێمە داعشمان دروست کردووە بەجیا لەوانەیە ئێمە دەتوانین ببین لە شوێنێش بوو عێراقا هاتن عراق لەلایەن ئەمریکاوە لەژێر لە بینبرنی چەکی ئەتۆم و چەکی کیمیایی و دیکتاتۆریەتی سەدام حسێن ومان هاتن عراقیان ڕوخاند و لە جێگەی سەدام حسێنێک و سەدام حسێنیان سەدام حسێنی کوردی و عەرەبی شیعی سونی شیعی سنیان بەردایە خەڵکی کۆمەڵگەی کوردستان و بەجیا لەوانش کردیانە گۆڕەپانێک بۆ پێگرتن و پەروەردەکردنی گروپی تیرۆریستیکە بۆیە ئەمریکا و غەرب بە پلەی یەکەم هێزی بنەڕەتین لە دروستکردنی ئەو هێزانە ئەو هێزە تیرۆریستی ئینسان کوژانە و ئێستا هەتا بەجیا لەوانە تۆ وەرە تەماشایکە ئەوەی کەوتم ئابڕۆی دیموکراسی بردووە خودی ئەحمەد زۆرانی لە لستی تیرۆری ئەمریکادا بووە بەڵام خەریکن ئێستا خەریکنامزار لە لستەکە دەری دەکەن وەڵم بۆ بە پیاوی چاکەوە خەریکە بۆین باغە بەستێت و کەسێکی باشە وازی هێنا و ڕێی خۆی گۆڕیوە مامەڵی لەگەڵ لە حاڵێکدا یەک واقعیت لە پشتیەوە هەیە واقعیەتەکە وەیە کە هەر تەجروبەیەکە دەمی پێم خۆشە باسی کەم ینی دەوڵەتی ئەردۆغان دەیەوێت دەوڵەتی خەڵکی تورکیا بکە بە ئیسلام بەڵام ناتوانێت بیکە لەبەرەوەی کە ناتوانێت بیکە سازشی لەگەڵ دەکە ناچارە مەدەنێتەکەی قبولکە ئەحمەد شەرع ئێستا لە سووریا دەیەوێت هەمانە و کارە بکە ناتوانێت کۆمەلگایەکی مەدەنی وەکو سووریا حیجاب پۆشکات ناچارە سازش لەگەڵ ڕەوەندی مەدەنیەتی نێو کۆمەلگای سووریدا بکە بۆیە ناچارە ئەو ئایانەش بکە بەس ئەمانە کۆمەڵێک واقعیەتی زۆر زۆر بەرزەستن کە ئێمە لە ڕووداوەکانی دواتر دەتوانین بیبینین یعنی ئەمانە هەموو ئەمانە کە دیارە خودی بە شارەسەد بەو دڕندەیەوە مای خۆشحاڵیە لاچوونی نیزامێکی لەو بابەتە بەڵام هێشتا هیچ معلوم نییە چ نیزامێک کە خەریکە جێگەی ئەوە دەگرێتەوە کە خەریکە خواستەکانی ئەو خەڵکە جێبەجێ دەکە خواستی ئەو خەڵکی کە نۆزەیە مانگە هاتنە سەرجە دەوتیان نابوو حکومەتی نادینی بەڵێ بۆ حکومەتێکی ئەلبانی و مەدەنی ئەمە واقعیەتێکە نابۆ ستەم و هەڵاواردن و بێمافکردنی خەڵکی کورد زمان لەوێ و بەڵێ بۆ مافی یەکسانی هاوڵاتیان ئەمانە مەسایلی بناخەین دیارە من زۆر مەسایلەکانی ڕووداوی ساڵ کە پێم خۆشە بەڕاستی لەسەر مەسەلەی کوردستانی عراق و ئەوانەش کەمێ قسە بکەین ئەگەر پێشێکە بگەینە لای خۆمان دەمێت لەسەر هەڵبژاردنەکان لەسەر تاسەری جیهاندا ساڵی 2024 بە ساڵی هەڵبژاردنەکان لە قەڵەمدرا بەو پێهیکە نزیک لە نیوەی دانیشتوانی گۆی زەوی هەڵبژاردنەکان گرتیەوە لە نێویان داوای کە لە ئاستی جیهاندا زۆر ناوی بوو ئەوەی رووسیا و ئەمریکا بوو ئەوەی رووسیا بەوە زانرا و پێشوەخت کە ڤڵادیمیر پوتین دەبێتەوە بە سەرۆک وەزیران و لە میدیای غەردەلانی کەم بە درێژەدانی جەنگ لە ئوکرانیا و هەڕەشەی رووسیا بۆ سەر ئاشتی جیهان لە قەڵەمدرا بەڵام ئەوەی ئەمریکا دۆناڵد ترامپ بە شێوەی جێرا و جۆر لە قەڵەمدراوە گەڕانەوەی ترامپ بۆ سەرۆک بۆ کۆشکی سەرۆک کۆماری لە ئەمریکادا هەم بە زیادبوون و نزیکبوونەوەی داڕمانی ئەمریکا لە قەڵەمدراوە هەم بە هێزکردنەوەی ئەمریکا لە ئاستی جیهاندا ئێوە ئەم هەڵبژاردنانە و بە تایبەتی گەڕانەوەی ترامپ چۆن لێک دەدەنەوە تاوەندی بە هەڵبژاردنەکان دەگەڕێتەوە من ڕاستە بەشێک لەو کاراکتەرانە خاوەنی کۆمەڵک سیاسەتی تایبەتی خۆیانن بەڵام سیاسەتی هەرە بنەڕەتی وەپایی کە خەریکە بەرگری لەو نیزامەدەکە هەر یەک شتە ئەو خودی بۆرژوازیە زۆر زاردەیانەوێنە ئەم جیاوازیە زۆر گەورانە نیشامدەن بۆ ئەوەی جارێک کە بتوانن دووبارە بەرهێمێنانەوەی پرۆسی هەڵبژاردن درێژە پێ بدەن ئەگەر دیموکراتەکان لە سەرکار بنیا کۆماریەکان تۆ تەماشای کە بۆ چینی کرێکاری ئەمریکا بۆ خەڵکی ئەمریکا فەرقەکەی چییە لەو منتیقەوە با تەماشایکە بۆ ئاسی دنیا منتیقەکەی چییە بەشێک لە کۆماریەکان هەوڵ دەدەن زۆرتر مەسەلەی لە سیاسەتی خارجیان تۆزێکینتر بێ دووربکەونەوە لی دەخالەتیان لە ئاسی دنیادا ئارامتر بێ سەربازەکانیان زۆرتر نەکوژێ ئەوە سیاسەتی ترامپە لە بەرامبەردا دیموکراتیەکان لە بەرامبەر سیاسەتی دەرەوە جیانەیە بەڵام لە بنەڕەتدا هەردوو لایەن ئەوە ترامپ بێ یا بایدن هیلاری بێ یا نازانم هەرسی و هەر کەسێکیکە هەمووانە خەریکن پارێزگاری لە نیزامێکی دیاریگا دەکەن کە نیوی نیزامی سەرمایەداریە کە دەیەوێ ئەم کۆمەلگایە بەرگری لەو نیزامە سیاسیە بکات لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی کۆمەلگاکەی خۆی هەموو ئەمانەیە کۆمەڵێک ئاڵوگۆڕی جزئی
دەکرێت بێتە پێشەوە کە هەر کامێک لەوانە پێی وایە لەو چوارچێوەیەدا بەرژەوەندیەکانی خۆی یا بەرژەوەند ئەوە کە تۆ پێی دەڵێ بۆ نمونە ئەمریکا دەگێڕێتەوە بۆ نمونە و بانگەشانەی کە باسی لە کۆماریەکان و ترەمپ بەرزیانەوە دەگرت گەورەی ئەمریکا دەگێڕینەوە ئەمانە بەرەستەوە دەکەن بەڵام لە بنەڕەتدا سیاسەتی گشکی و سیاسەتی بناغەیی خودی ئەو سیستەمەکە لەسەری دامەزراوە ئەمانە ئاڵوگۆڕیان بەسەردا نایە لەوانەیە ئاڵوگۆڕی جزئی بەسەردا بێ کەسێکیان بێوێ ئەم شەڕە زووتر کۆتایی پێوێ باشترە لەوەی کە ئێستا بەردەوام بێت ئەمە لە قازانجی سەرمایە زیاتر بووی دەیانەوێت بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ترامپ ئێستا بەو بانگەشەوە هاتووە کە گوایە شەڕی هین کۆتایی پێهێنێ دوو شەڕ کۆتایی پێهێنێ یەکیان شەڕی نێوان ئیسرائیل و حەماس و ئەم لایەنانەی کیشان شەڕی ئۆکرانیایە ترامپ وای دەبینێ کە قازانج لەوە دەکا و خەریکە لەو ڕێگەیەوە خێراتر ئاستێکی دیاری کراو لە ئارامی سیاسی یا لە ئەمنیەت دەجێڕێتەوە بۆ کەڵەکەی سەرمایە لە منطقی ترامپەوە ئەمە منطقی لە منطقی دیموکراتەکانی شەوە خۆ دیسان مەسلەی سەرمایە مەسایلێکی بناغەیە بەڵام خودی بۆرژوازی دەبێ و شتە بزانین چەندە مەسائیلی ئەمنیەت سوزانم ئاشتی بۆ بۆرژوازی لە هەندێک شوێندا معنا پەیدا دەکات بە هەمان معناش شەڕ معنا پەیدا دەکات چونکە شەڕ دەتوانێت لە هەندێک بڕگەی دیاریکراودا قەرەبووکردنەوەی ببێتە ڕێگەیەک بۆ خاڵیکردنەوەی ئەزمەکانی بۆرژوازی بەڵام لە بنەڕەتدا یەک شتن واقعیت ئەوەیە کە بەڵام با پرسیارە سادەکەن ئاوا لەسەر من بیگۆڕینەوە لەگ ئەوەی کە میدیا خەریکە چوارچێوەی پێداوە ژیان و گوزەرانی چینی کرێکار و خەڵکی زەحمەت کێش ژنان و لاوان و مناڵان و خزمەت گوزاریەکانی خەڵک لە ئەمریکادا چی لێدێ ئەمە پرسیاری واقعیە کوردستان و عێراق ئێستا کاتی بەرنامە زۆر بەکارهێناوە بەڵام ئەگەر باز لە کوردستان بکەین لە 2024 هەڵبەت هەڵبژاردن ئەنجام درا و پرۆپاگاندەیەکی یەکجار زۆری بۆ کردن لەلایەن تەواوی لایەنەکانی بەشدار بووە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە ڕەنگە ئەوان ئەمە بەسەرێکی ترین ڕووداوی ساڵ لە قەڵەم بدەن ئەگەر ئێوە قسەیەک لە کوردستان و عێراق و ڕووداوەکانی 2024 بکەن باز بە چیەکەن مەسایلێکی زۆر زۆر مهم بێت تاوەندەی بە عێراق و کوردستان دەگەڕێتەوە ساڵی 2024 ساڵی درێژە پێدان و هەژمونی زیاتری دەسەڵاتی ناوەندی بۆ سەر دەسەڵاتی هەرێم و ئەوەی کە پێڵەن قوارەی هەرێمی کوردستان ساڵی درێژە پێدانی بڕیارەکانی دادگای فیدرالی کورتکردنەوە و کوجوێکردن و پەڕووباڵکردنی دەسەڵاتی بۆرژوازی کورد بوو ئەمە یەکێکە لە هینەکان کە لە عێراق ینی بوو و لایانی دووەمی شەوەندەی بە کوردستانەوە هەیە مەیدانی دووشت زۆر زۆر بەرجەستە بوو لە کۆمەڵگەی کوردستانیشە ڕاستە بەزیا پێشەوەی باسی هەڵبژاردنکەم نەی باسی یەک واقعیت کەم ئەویش ئەوەیە لە کوردستانیشدا مەیدانی بزوتنەوەی ناڕزایەتی بوو ینی کوردستان لە ساڵی 2024 مەیدانی بزوتنەوەی ناڕزایەتی بوو لە بەرامبەرچی تۆ دەزانی لە ساڵی 2024دا وشەیەک کە زۆرتر بەکار هات بێ لای هەوڵاتیان و خەڵکی کوردستانەوە مەسەلی موچە بووە چکە موچە نەبووە ساڵی 2024 ساڵی دووبارە درێژەدان بوو بێ موچەیی خەڵک لێقرتاندنی موچە دواکەوتنی موچە وێرانکردنی خزمەت گوزاریەکان لە بەرامبەردا ساڵی بزوتنەوەی ناڕزایەتی بوو بەرامبەر بەو دۆخەوە و دەسەڵاتە و ساڵی حتا نتوانم سەرباری ئەوەی کە هەڵبژاردن کرا و لە هەڵبژاردندا توانیان تۆزێک لە خەڵک بێننەوە و فریوکاری و شتکان بەڵام ساڵی دابڕانی سوزانم بەرین بوونەوەی قڵشتی نێوان دەسەڵات لەلایەک و جەماوەری چینی کرێکار و خەڵکی زەحمەت لەلایەکی تر بوو زۆر زۆر بە ئاسانی دەتوانین ببینی هەر ئێستا شاهیدی ناڕزایەتی مامۆستایانی گرێبەست بەشێک لە بنکە تەندروستیەکان کرێکارانی ژینگە پارێز زۆر شوێنی کە ئەو بەجیالەوەی باسی ئەوانەکە لەسەر شەقام هەیە وەک ناڕزایەتیش لە هەموو کوچە و کەناڵێکی ئەو کۆمەلگایە لە زاخۆ تا دەگاتە خانەقین قوڵب دەدات هێشتا خواستی ڕاماڵی نیە و دەسەڵاتە واقعیەتە لە 2024دا هەڵبژاردن کرا بە کۆمەڵێک بانگەشەوە هاتن بانگەشەی گەورەیان کرد بانگەشەکانیان قوتبی کردەوە لە ڕێگەی قوتبیکردنەوەی بانگەشەکانیانەوە توانیان تا ڕادەیەک لە هێزی خۆیان بەرنەسەر سندوقەکانی دەنگدا بۆیە دەڵێم هێزی خۆیان ئەو هێزەی کە یەکێتی و پارتی هەیەیانە و لێیان تۆرا بوو
توانیان بە ئیمتیازاتی جۆرا و جۆر بە بەڵێنی جۆرا و جۆر ولا کەڵک وەرگتن لە ململانەیە کێتی و پارتی لە بەرامبەر یەکتردا هەیەیانە توانیان بەشێک لەوانە زیاتر بەرنە سەر سندوقەکانی دەنگدا بێ ئەوەی ئەوە تەسیری لەسەر ئەو واقعیەتە کردبێ کە خەڵک بڕوایەکی بە ئاڵوگۆڕنیە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بکرێت خەڵک دەمێکە بەو قەناعەتە گەیشتووە کە چیەکێتی چ بە پارتی نە بە هەڵبژاردن هاتوون نە بە هەڵبژاردن لارەچن هەڵبژاردن ناتوانێت ئاڵوگۆڕێ بکە لە دۆخی کوردستانە ناتوانێت بیکە ینی هەتا لە کوردستاندا بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری ئەگە بتوانێت لە زۆنێکی دیاریکراویشدا دەسەڵاتێک ڕابماڵی هێشتا بە معنای داڕوخانی دەسەڵاتێکی حکوومەتی نییە بە معنای داڕوخانی دەوڵەتێک نییە بەس ئەوەی کە لە سووریا ڕوویدا چونکە دەوڵەتێکی بەڕسمی ناسراو بوو لە کۆمەلگایەکی نێودەوڵەتیدا وەختێک بەشار ئەسەد ڕۆژ دەسەڵات تەواو لە کوردستاندا ئەمە نییە بۆیە هەڵبژاردن لە کوردستاندا جگە لە سیناریۆیەک جگە لە درۆیەکی شاخدار بۆ ڕسمیەتدان بەرەسەڵاتی میلیشایی یەکێتی و پارتی بە قوتکردنەوەی دوو بیناکەیەکیان ناوی حکوومەتەیەکیان ناوی پەرلەمانە و هەردووکیشان موچەخۆری حیزبن زیاتر شتێکی نییە ئەمە حقیقەتی ئەمەیە هیچ کەسێ ناتوانێت باوەڕ بەوە بکە و ناکرێشتی لەو بابەتە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان 100 کورسیش بێنێ ناتوانێت لە زاخۆرە ڕەسەڵات بگرێت دەست پارتیش ئەگەر 100 کورسی هەموو کورسیەکانیش بێنێ ناتوانێت بچێم لە سلێمانیدا دەسەڵاتی خۆی پیادە بکە شتیوە ئیمکانی نییە لەبەرەوەی خودی پێکێت دەسەڵاتەکان ئەمانەیە ئەمانەکە ئەم واقعەتانە هەمویان درێژەیان هەبوو بەڵام ڕەوەندێکەیە هەموو ڕەوەندەکان لەلایەکەوە کەوتم ڕەوەندی ئابروچوونی دیموکراسی ڕەوەندی کۆتایی هاتن بە دنیای دوو جەمسەری ڕەوەندی سوزانم دارمانی پەیوەندی نێوان دەسەڵات و جەماوەر چ لە سووریا چ لە عێراق کوردستان بەرجەستەیە ئاڵوگۆڕی کە بووە ئەوانەی کە سوزانم لە باڵانسی هێزی نێوان جەمسەرەکاندا ئەمانە واقعیەتن و هەمیشە ئەمە هەمیشە قابلی ئەوەیە ڕووبدا مهمترین لە 2025 بکەین ئاراستەی تەواوی ئەم ڕووداوانە هەم لە کوردستان و عێراق هەم لە سەرتاسەری جیهان بەرەو کوێ دەچن و چینی کرێکار لەکوێ ئەم هاوکێشانەدا دەبێت بەداخەوە لەوانەیە یەکەمین لایەنێ لایەنێکی هەرە لاوازی ئەم سەردەمەکە ئینسان ئاماژەی پێبکاوەیە کە بەداخەوە چینی کرێکار لەسەر ئاستی جیهانی لەگەڵ ئەوەدا کە هێشتا هێزێکی هەرە گەورە و بڕیاردەرە بۆ یەکلاکردنەوەی هەر کێشەیەک و مردان لە هەر ئاڵوگۆڕێک بەڵام بەو هۆیەوە کە خاوەنی حیزبی سیاسی خۆی نییە هێشتا لە دەوری ئاسەی سۆشیالستی نییە خاوەنی ڕێکخراوی خۆی نییە ئەم موقعەتەی لاوازە لە بزتنەوەی بۆە بۆ ئێمە لە بزتنەوەی دژی شەڕا ئەمە چینی کرێکارمان لە هەموو مەیدانەکاندا بینی هاتە مەیدان بەڵام هێشتا نەبوو بەوەی کە بتوانێت بە تەواوەتی هاوکێشەکە هەڵگێڕێتەوە من پێم وایە ئەمە حاڵەتە درێژەی دەبێت ساڵی 2025 ساڵی دیسان ململانەی نێوان ئەو قوتبە تازە پێگرتوانەیە لەگەڵ ئەم قوتبی ئەمریکا و غەربێ کە پێشتر بووە ئەمانە وەکو خۆیان من پێم وایە درێژەیان دەبێت وەڵام ئەوەی کە زۆر زۆر هینە مەساتە ئەوەیە کە لەوە چێت دۆخی سووریا بەرەو شەڕێکی ناوخۆیی بڕوە و ئەو ناسەقامگیریی کە هەیە درێژە پێشێ عەبدوڵڵا مەحموود سەر نووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سوپاس کا لە بەرنامەکانی ئەم شەی پێشەک تیڤیدا ئامادەبوون جارێکی کە سوپاس بۆ تۆ بۆ بیسەران و بینەران بۆ هاوڕێیانەی کە سەرنج و پرسیاریان بوو هیوادارم ساڵێکی خۆشتان هەبێ و ساڵی 2025 ساڵی هاتنەری ئاوات و لانی کەم جێڕانەوەی ئارامی و خۆشگوزەرانی بێ بۆ ئینسانیەتی ئەم سەردەمە زۆر سپاس ئێمەش بە هیوای ئازیزان لێرەدا بەرنامەکانی ئەم شەومان کۆتایی هاتوو لەبەر ئەوەی کە بەرنامەکانی هەفتەی ئایندە دەکەوێتە شەوی سەری ساڵەوە یان هیچی مانگەوە پشوو دەدەین و هەندێک لە بەرنامە کۆنەکان دووبارە بڵاو دەکەینەوە بۆیە پشوویەکی کورتی سەری ساڵ دەدەین و پاشان لە 2025 بەرنامەکانمان درێژەی دەبێت هیوادارم ئەگەر ئێوە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدان بەدڵە ئەو بابەتانی کە ئێمە لێرەوە تاوتویان دەکەین ئەو بابەتانی کە ئێمە پێشنیارمان کردووە و لێرەدا قسە و باسییان
لەسەر دەکەین بەدڵتانە لای خۆتان بڵاوی بکەنەوە کۆمەکی بکەن یان پێشنیارمان پێ بکەن لە ڕوانگەی ئێوە چی بابەتێکی تر ئەکرێ زیاتر قسە و باسییان لەسەر بکەین هەموو پێشنیارەکان بە نەزەری ئیعتیبار وەردەگرین و بە پێیتوانە لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا جێگەیان دەکەینەوە پێشنگ تیڤی لە فەیسبوک یوتیوب ئینستاگرام تویتەر تیکتۆک بوونی هەیە هەروەها دەتوانن لە ڕێگەی کورتە ڤیددیۆکانەوە کە دەرهاتووە بەرگە و جیاوازی لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا ببین و لای خۆتان بڵاویکەنەوە هەوڵمان داوە دەنگێکی جیاواز بین هەوڵمان داوە ئەو بابەتانە تاوکێ بکەین کە کەمتر لە دەستگا ڕاگەاندنەکانی ترەوە باسییان دەکەن قسە و باسێکی جیاوازتر لێرەوە دەکرێت ئەگەر هاوڕان لەگەڵمانە هیوادارن هەڵپشتی ئەم دەنگە بن وەک پتیشمان سەرنج و پێشنیارەکان بە نەزەر ئێتیبار وەردەکرێت و لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیە جێگیان دەکرێتەوە ئێمەش ئومێدەوارین ساڵی ئایندە ساڵی خۆشی و کامەرانی بینەرانی ئازیز بێت و ئارامی لە جیهاندا سەقامگیر بێت تا بەرنامەکان لە ساڵی 2025دا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بێت